سڵاوی خۆی گەورەتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لا پرۆگرامێکی نوێ هاتوونەتەوە خزمەتان با کۆمەڵێک تەوەر و بەڕگە و بابەتی نوێ بە هیوای ئەوەی کە تەواوی بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سپاس شەیدا. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان هەر لە خۆشی و بەختەوەری و ئاسوودەییدا بن ئینشاءڵڵا. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر گرنگیدان بە خوێندنەوە. دیارە ئەمڕۆی فەوزای ناو سۆشیال میدیا دەرفەتی کەمی هێشتووەتەوە بۆ هەندێک کاروباری تایبەت بە تایبەتی لە ناویاندا پرسی خوێندنەوە بۆ یە قسە لەسەرەوە دەکەین چۆن گرنگی بە خوێندنەوە بدەین لەمڕۆدا کە دیارە پێویستمان بەوە هەیە هەرکامان لە گۆشەنیگایەکی تایبەت بە هیچ نەبێ بە دیدگای خۆیەوە لەوەی کە خوێندنەوەیەکی هەبێت لەو پرس و بابەتانی کە دەبێت تێیدا ڕۆشنبیر بێت و دەبێت تێیدا زانیاری گشتی و زیاتری هەبێت کامە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دووەمیان هەر پرسەکە تایبەتە بە کتێبەوە گرنگی بوونی کتێبخانە لە ماڵەوە تا چەندە گرنگە هەرچەندە زۆر جار دەوترێگەر لە ماڵەوە کتێبخانەیەکمان هەبێت ئەگەر کتێبیش نەخوێنینەوە خۆ بۆ منداڵەکانمان گرنگە کە چاوەکانیان بە کتێب ئاشنا بن بۆی سبەینێ کتێب و کتێبخانەیان لەلا نامۆ نەبێ بەڵام گرنگە لە ماڵەوە چۆن ببینە خاوەنی کتێبخانەیەکی جوان و خنجیلانە ئەگەر خوێنەرێکی جددیش نەبین یاخۆت ئەگەر خوێنەر بین چۆن کتێبخانەکەمان خزمەت بکەین کاوەش خزمەتێکی تایبەتی خۆی دەوێت لۆ بارێشەوە میوانێکی تایبەتمان یەکە ئەمانە دوو پرسی تایبەتی پەیامی ئەمڕۆ دەبن. وەڵە بەرزان لەگەڵم دووتەوەرە سەرەکێشدا کۆمەڵێک بەڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش دەچینە لای بەڕگەی کەش و هەوا فەرمون با پێکەوە بینەر. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە بەڕگەی زانیاری و زانیاریەکمان بۆ ئامادەکردن سەبارەت بە کەسایەتیەکی فەڵەستینی کە شێخ ئەحمەد شێخ یاسین بابزانی کێ فەرموون پێکەوە بینەری و زانیاریە دەبین. بانخواز و شۆڕژگێڕێکی لێهاتووی فەلەستین دامەزرێنەر و سەرکردەی بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماس خاوەن پێداویستیەکی تایبەت بەڵام کەسایەتێکی کاریگەر شێخ ئەحمەد یاسین. شێخ ئەحمەد یاسین لە گوندی جوورە لە شارۆچکەی مژدەل لە ساڵی 1936 زاینی لەدایک بووە. لە تەمەنی 16 ساڵیدا تووشی شەلەلی تەواوەتی بوو. لە قاهیرە و لە زانکۆی ئەزهەر خوێندنی تەواو کردووە. شێخ ئەحمەد مامۆستای زمانی عەرەبی بوو. دواتر بوو بە وتاربێژ لە مزگەوتەکانی غەزە. لە ماوەیەکی کەمدا شێخ ئەحمەد بوو بە بەناوبانگترین وتاربێژ لە کەرتی غەزە. لە ساڵی 1952 زاینی دەستی بە چالاکی سیاسی کرد. بەشداری خۆپیشاندانەکان دژ بە سێ دوژمنەکەی میسری کردووە. لە ساڵی 1965 زاینی
لەلایەن دەسەڵاتدارانی میسریەوە بۆ ماوەی مانگێک بە تۆمەتی پەیوەندیکردنی بە ئیخوان موسلیمینەوە دەستگیر کرا. لە ساڵی 1970 زاینی لاگەڵ گروپێک لە براکانی غەزە بزوتنەوەی جیهادی ئیسلامیان دامەزران. لە ساڵی 1970 زاینی بە تۆمەتی حەشاردانەوەی چەک و پێکهێنانی گروپێکی سەربازی و بە لا ڕێدابردن و سڕینەوەی دەوڵەتی جوولەکە لەبوون دەستگیر کرا. لە ساڵی 1985 ئازاد کرا لە کردداری گۆڕینەوەی دیلبەدیل لە نێوان ڕژێمی داگیرکەر و بەرەیگەلدا. لە ساڵی 1970 زاینی ئەحمەد یاسین بزوتنەوەی بەرگری ئیسلامی حەماسی دامەزراند. بزوتنەوەی حەماس بزوتنەوەیەکی سیاسیە، کردەوە ئەمنی و سەربازیەکان دامەزراوەیەکی بوو کە پێش ڕاپەڕین بوونی هەبوو، بەڵام حەماس شتێکی نوێ لە چالاکی سیاسی و سەربازی داهێنا. لە ساڵی 1989 دووبارە شێخ ئەحمەد بە تۆمەت و ڕفاندن و تیرۆرکردنی سەربازانی ڕژێمی داگیرکەر و دامەزراندنی بزوتنەوەی حەماس لەلایەن ڕژێمی داگیرکەرەوە دەستگیر کرا و بە زیندانی هەتاهەتایی سزادرا. لە ساڵی 1990 دوای هەوڵی تیرۆرکردنی خالید مەشعەل لە وڵاتی ئەردەن لە سەرداوای ئەردەن شێخ ئەحمەد یاسین ئازاد کرا. پاش ئازادبوونی بە هۆی ئازار و وەشکەنجەوە لە نەخۆشخانەی مەلیک حوسێن لە ئوردون چارەسەری وەرگرت. پاش وەرگرتنی چارەسەر ئوردونی بەجێهێشت و لە ناو ئاپۆڕێکی جەماوەریدا گەڕایەوە کەرتی غەزە. ئەحمەد شێخ یاسین چالاکیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوەدا دەست پێ کرد، گەشتی دەکرد بۆ وڵاتانی سعودیە و کووەیت و ئێران و سووریا و ئیمارات و سوودان. شێخ ئەحمەد لە کاتی گەڕانەوە بۆ غەزەوتی سوورین لەسەر بەردەوامبوونی جیهادکردنمان هەتا سەرکەوتن بەدەست دێنین بۆ ئومەتەکەمان. بزوتنەوەی حەماس بە سەرکردایەتی شێخ ئەحمەد شێخ یاسین لە 28 نۆی ساڵی 2000 ڕاپەڕینی دووەم کە بە ڕاپەڕینی ئەقسا ناسێنرا دەست پێ کرد. دەسەڵاتی فەلەستینی سزای نیشتەجێبوونی ناچار لە ماڵەکەیدا سەپاند بەسەر شێخ ئەحمەد یاسیندا. ئەو کات ڕژێمی داگیرکەر باوەڕی وابوو بە نیشتەجێکردنی شێخ ئەحمەد چالاکیە سەربازی و سیاسیەکانی بزوتنەوەی حەماس کۆتاییان پێدێت، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بزوتنەوەی حەماس شکۆ و چالاکی زیاتر دەبوو. خەڵکی کەرتی غەزەش زیاتر لە جاران پێشوازیان لە حەماس دەکرد. لە 6 سێپتەمبەری ساڵی 2003 ڕژێمی داگیرکەری زایۆنی خانووەکەی شێخ ئەحمەد یاسین بۆمباران دەکات، بەڵام پیلانی تیرۆرکردنی سەرکەوتو نابێت و ئەوەش پێگەی جەماوەری و سیاسی شێخ ئەحمەدی لە ناو غەزە و لە لای وڵاتانی دەرەوەش بەهێزتر کرد. شێخ ئەحمەد یاسین پاش ڕزگاربوونی لە هەوڵی تیرۆرکردنی وتی ڕۆژگار دەیسەلمێنێ کە حەماس لە تیرۆر و کوشتن بێباکە و سەرکردەکانی حەماس داوای شەهیدبوون دەکەن، لا مردنیش ناترسن و جیهادکردن و بەرگری بەردەوام دەبێت، یان سەرکەوتن یا شەهیدبوون. ڕژێمی داگیرکەری زایۆنی لە هەوڵەکانی بۆ تیرۆرکردنی شێخ ئەحمەد نەوەستا و لە بەرواری 22 مارسی ساڵی 2004 لە کاتی گەڕانەوەی لە نوێژی بەیانی شێخ ئەحمەد شێخ یاسین بە تۆپبارانکردنی کورسی جوڵاوەکەی بە چەندین موشک شەهید کرا. خەڵکی غەزە بە تێگڕا بەشدار بوون لە ناشتنی تەرمی شێخ ئەحمەد و لە ڕێپێوانێکی نیو ملیۆنیدا تەرمی شێخ ئەحمەد لە کەرتی غەزە بە خاک سپێردرا. شێخ ئەحمەد یاسین دەڵێت من مرۆڤێکم کە لە ژیاندا ژیاوم بە یەک ئاواتەوە، ئەویش ئاواتەکەم ئەوەیە خوددا لێم ڕازی بێت. وڵاتزان دەچینە لای ڤیتیەکە هاوکارانمان بۆیان ئامادەکردوین سەبارەت بە کار و چالاکیەکانی پرۆژەی بەخشین فەرموون با پێکەوە بینەری بین. تەنها بەناوی خوا دەستگای خێرخوازی بەخشین لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە بەشی بێباوکان موچە بەسەر منداڵانی بێباوک دابەش دەکات. ئەمڕۆ لە شاری سلێمانی و
لە شاری هەورێر و شاری هەڵەبجەی شەهید و شاری کەرکووک و قەزا و ناحیەکانی دەوروبەری موچەی ئەم مانگە دابەش دەکات. لەگەڵ مامن بابزانین هاوکاریەکانی ئێوە لە ڕێگەی بەشی بە باوکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە. زۆر زۆر سپاس و دەستخۆشی لە دەستگای بەخشین ئەەکەم کە هەموو مانگێ لە کاتی خۆیان ئەم موچەیەمان ئەێنێ و زۆر زۆر سپاسی ئەو بەڕێزانەشەکەم کە بۆمان ئەنێرن پای گەورە پاداشتی خێران باتەوە نمونەیان زیاد بێ بەڕاستی جێگەیەکی زۆر زۆرمان بۆگرێ منوەکو خۆم سێ مناڵم هەیە کە قوتابیە مناڵێکشم هەیە لە ڕەوزەیە هەمووی کرێ پاسیان هەیە کرێ لە مەعیدی خۆیان بێ کرێ پاس بێت وەزائیدەن مەصرفی ڕۆژانی مەکتەب و جلوبەرگ و قەڵەم و شتیشیان عنی بەدایستی قوتاسیان یعنی جێگایکی زۆر زۆر باشمان بۆگرێ و زۆر زۆر سپاسیانەکەین دەستخۆشیان دەگەن خی گەورە پاداشتی خێڵی بێ باوکم هەیە ماوەی ساڵێکە لێرە موچە وەرەگرم هەموو کاتێ 29 مانگ بۆ 30 مانگ موچەکە لە کاتی خۆیان ئەدرێ زۆر باشە محتاجێکی ئێمە کەمە کاتەوە خۆم کرێچیم بۆ من هەر زۆر زۆر باشە لە کاتی خۆیان وەریەگرم جاری وایە ئەم پارەی لێرە وەریەگرم ئێمە بەکرێ خانوەکەم هاوکاریە مناڵە بێ باوکانەکەن زۆر باشە. من خاوەن دوو مناڵی بێ باوکم و نەخۆشێکی درێژخانمێ ڕژێکە مندانەکە لە سەیە و لێرە ئەوەی کە خێرخوازان یارمەتیمانێن ئەوە بۆ ئێمە زۆر باش ئەوەی کە خێرخوازان بۆ مناڵی بە باوکەکان حکومەت ناتوانێت بیکات ڕۆژ بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە دەستگای بەخشین بەشی بە باوکان توانی لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان 861 منداڵی بێباو موچەی بەسەر دابش بکات بە بڕی 103 ملیۆن و 987 هزار دینار. وەک بینیتان ئمڕۆ موچەی مانگی دەی ساڵی 2021 دابش کرا و منداڵانی بێباوک بە دڵخۆشی موچیان وەرگرت و لەگەڵ شیرنی. بۆیە تۆی خێرخواز ئەگە تاوەکو ئێستا هاوکار نەبووی لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین بۆ منداڵانی بێباوک ئەتوانی بە هەر چەندێک لە تواناتە هەیە بەشداری بکەیت لەم پرۆژە گەورەیە بۆ ئەوی منداڵانی بێباوک لە ڕێگەی تۆوە دڵیان خۆش بێ و موچیان بۆ دابین بکرێت. گرنگیدان بە خوێندنەوە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژمان دەبێت بە میوانداری خات و ژێوان ئۆمێت نووسەر لە واروەها ئەندامی لەقی ڕێکخراوی خوێنەر لە قیسلێمانیە کە لێرە میوانداریمان کردووە خات و ژێوان بەخێر بێت. سپاس بۆ تۆش بەخێر بێت. خات و ژێوان گرنگیدان بە خوێندنەوە چۆن دەبێت؟ زۆر جار هەندێک خەڵکە دەسەکەن بە خوێندنەوە فترەیە گەرمە بن دوای واز دێننەوە. ئێمە چۆن ببینە خوێنەرێکی باش؟ بۆ بوون بە خوێنەرێکی باش یاخود ئەوەی کە یەکێک بێ لە بواری خوێندنەوەیە دەست پێ بکات گرنگ ئەوەیە سەرەتا خۆی بناسێ کە ئەوێت ئەم چ شتێک وای لێ کاریگەری لەسەر کەسایەتی دروست بکە یاخود چی وای لێ ئەکا کە بتوانێت لەلایەنەکانی ژیانە بتوانێت شتێک وەرگرێ و دیدگایەکی بۆ دروست کە ئامانجێکی بۆ دروستکە بتوانێت کە هەنگاو بنێ. خوێندنەوە شەر بە ئەوەیە تۆ کاتێککە دەست ئەەکەی بە خوێنەوەی خودت بڕیار ئەیت کە بخوێنیتەوە خودت بڕیار ئەیت کە تۆ ببیتە خوێنەر ئەوەی کە ئەتەوێت لە چ لایەنێکە خزمەت بە خۆت بکەیت ئەو کاتێکی خزمەتە بە خۆت کرد ئەتوانی خزمەت بە خەڵک و دەوروبەرەکەش بکەیت چونکە خوێندنەوە ئەوەیە کە تۆ باگراوندێکە ئەتە لەو لایەنە و لەو بابەتەوە کە خۆت ئەتەوێت. کەواتە خوێندنەوە چه گرنگێک لەسەر تاک دروست دەکات؟ سەرەتا پێش هەموو شتێک کەسایەتێکی بەهێزی بۆ دروستەکە چونکە ئەوەی کە زانیاری هەبە لە زۆرینی بابەتەکانە وای لێکە کە دیدگایەکی فراوانتری هەبە ئەگەر تۆ لە لایەنێک یاخود تەنها لە بابەتێکە زانیارێکە هەبێت ڕەنگە دیدگایەکی فراوانە نەبە بەڵام خوێندنەوەی خود خوێندنەوەی کۆمەڵە بابەتێک بەردەوام یاخود خوێندنەوەی بەردەوام یاخود بۆی کە تۆ خوێنەرێکی بەردامی واو لێکە کە ڕوئیە فراوان بێت دیدگا فراوان بێت ئەم دیدگا فراوانیش ئەبێت کە تۆ کەسایەتێکی بەهێزە بۆ دروست بێ ئاسانکاریە بێ بۆ زۆرینی لایەنەکانی ژیانت. زۆر باشە کاتە چۆن گرنگی بە خوێندنەوە بدەین لەم ڕۆوەکە هەر یەکمان و ڕەنگە مەژەڵەتێکمان دەبێت یەکێکشمان و تایبەتمەندیەکمان هەیە لە بابەتی خوێندنەوە یا هەر یەکۆ بە یەکێ بە ڕۆمانەوە یەکێ بە فەلسەفەوە یەکێ بە ڕەنگە بابەتی سیاسیەوە خۆ بگرێ بە خوێندنەوەی کتێبە چۆن لە بابەتەکەی خۆمانە ئێمە سپی خۆمان تاو بدەین ئایا ئەمەش پێویستەکە لەوەی کە بەرنامەیەکی تایبەتی بۆ دابڕێژین؟
ئەوە کەوێتە سەربیرکردنەوەی کەسەکە خۆی خوێندنەوە پێشەوەی کە سوود بە گرنگە کە هەر شتێک چێژی لێ ببینی ئەو کات کە چێژی لێ بینی ئاسانتر توانین سوودی لێ ببینی و ببێتە ڕۆتین لە ژیانتا ئەو بابەتێک کە تۆ بڕیارێکە لەسەری بخوێنیتەوە پێشەوە کە تۆ بخۆشە بووە چێژی لێ ببینی دوای ئەو ئەتوانی بەردەوام کاتی پێ ببەخشی بەس ئەگەر بابەتێک بە بابەتێکی وشک بە یاخود خۆت نەتەوێت کات بە ئەو تەرخانکەیت ئەگەر بە زۆریش بە ناتوانانی لە ڕۆژە کاماوەیەکی کەمیش بۆ ئەو بابەتە تەرخانکەی چونکە پێش ئەوە حەزەکە واولێکە کە تۆ بەرداوام بی واولێکە کە سەرکەوتوبی لە خوێندنەوە چونکە خۆی ئەو پرۆسەیەکە زۆر باشە کەواتە هەندێک کەسێ ئەڵێ کە من کتێبە خوێنمەوە بۆ حەز و خولیانی وام لێ هاتوو بۆ حەز و خولیایەک بۆم کە هەمیشە کتێب بخوێنم هەرێک کەسیشە بینی بە پێچوانە ئەڵێ من بۆیە ئەخوێنمەوە بۆی ئاستی زانستی و معریفەم زیاد بکات کەواتە جیازی نێوانم دوو کەسە چیە کەسێک کە بە پێ حەز و خولای خۆی کتێب بخوێنێتەوە کەسێکیش کە بۆ ئەوە ئەخوێنێتەوە ئاستی معریفی و زانستی زیاد بێت کەسێکە بۆ حەزی خۆی بخوێنێتەوە عادەتەن ئەوەی کە ئەخوێنێتەوە ئەوەی کە قەرارە بخوێنێتەوە ئەی کاتی خۆیە بەخشێت ئەکیت پێشەوە کە بە ئامانجێکیە بە خۆی خوێندنەوە خودی خۆی ئامانجە پێشەوەی کە تۆ دەسەبێت بۆ کتێبێک ئەزانی کەم کتێبە ئەبێ شتێک بە تۆ ببەخشێ شتێک لەسەر باگراوندی تۆ زیاکە شتێک بۆ بیرکردنەوەی تۆ زیاد بکە ئەگەر قەرار بێت کە حەز بێ زۆر شتی تر هەیە کە ئاسانتر فیلم یاخود هەنێ شتی تر ئاسانتر چێژ بە کەسەکە ئابەخشنەوە کە لێی کە تۆ کاتێکی زیاتر ئابەخشیت تا ئەو شتێک کە لە فیلمێکا دەسەکەوێت لە کتێبا دەسەکەوێت مەبەستم ئەوەیەکە حەزەکە نا بەڵام سوودەکە ئەوەی کە یەکێک ئەڵە من بەردەوام ئەبێ سوود ببینم ئەوە ڕۆژانە تۆ هەر کەسێک هەمومان ڕۆژانە ئەمانەوێت شتێک بۆ کەساتی خۆمان زیاکەین شتێک بۆ بیرکردنەوەی خۆمان زیاد بکەین باگراوندێکی معرفی خۆمان زیاکەین ئەمەش لە پێناوەی کە خۆمان خۆشەوە ئەمانەوە کە سەرکەوتوو بووین کە شتێکی باشتر بزانین بیرکردنەوەی و جۆرە کەسانە بەو جۆرەیە کە یانەوە بەردەوامن لە خوێنەوە خوێنەرێکی باش بن زۆر باش کاتە ئێستا هەمانە زۆر جار کتێب دەکەنەوە بە سەوت وەکو MP3 بەس گوێ لە کتێبەکە دەگرن کاریگەری هەیە لەوەی کە وەک کاماژەر پێکرد بە فیلم سەیری بکە یاخود بە سەوت تەنها گوێ لە کتێب بگری یاخود ئەوەی کە خۆت دانیشتوو بیخوێنیتەوە چاوە لەسەر ڕستەکان بێت لە ئێستا زۆر کتێبی دەنگی هەیە ئەوش زیاتر ئەو شوێنانە کە کردویانە بۆ نابیناکان وەکو یارمەتیەک بۆ کە ئەوانیش لە خوێندنەوە بێبەش نەبن هەم لە سوودەکەی هەم لە چێژەکەی بەڵام وەک ئەوە نییە هیچی ینی بەو جۆرە کاریگەری نابێت کە تۆ خۆت بەرکەوتن لەگەڵ کتێبەکە ئەبێ ڕۆمانێک ئەگەر ڕۆمان بڵێن زیاتر بۆ ئەوەیە کە ئێمە چێژێک ببین یاخود شتێکی لێوەرگرین وەکو کتێبێک نییە کە کتێبێکی معریفی بێ کتێبێکی گەشەپێدان بێ ئەکرێ ئەمە لە کاتێکا کە تۆ بچەوێت کاتی بەتاڵی خۆت بگەڕێنیتەوە و سوود لەو کاتە ببینی کتێبی دەنگی بەکاربێنی کتێبی دەنگی هۆکارێکی باشە لەو کاتانەیە کە بزانی کتێبەکە ئەگەریش بە بەرکەوتنی ڕاستەخۆ نەیخوێنیت و سوودێکی تاوە پێ ناگەێنێ بەڵام گە کتێبێک بێت تۆ بتێ بە تەواتی سوودی لێوەرگری ئەو کاتە زەڕورە و پێویسترە کە خۆت بخوێنیتەوە نەگەوەی کە یەکێکتر بۆ بخوێنێتەوە زۆر باشە هەندێک کتێبیش ئەبینین کە کراوە بە فیلم ینی لەڕێی فیلمە ئۆتوانی هەمان کتێب بۆ منە ڕۆمانێکە یاخود چیرۆکێکە نووسراوە تۆ دوجار بۆ بە فیلم ئایا ئەوەش لە ڕێگەی و فیلمەوە کە ئەتوانی سەیری بکەی بە هەمان شێوە سوودێ پێگەێنێت ئەویش یاخود هەرەوەی ئەبێ بەریەکەوتنی لەگەڵ کتێبەکەی هەبێت زۆر کتێب هەیە کە کراوە بە فیلم بەتایبەت ڕۆمانەکان بەڵام ئەگەر کەسێک خۆی کتێبەکەی خوێن بێتەوە دواتر بچێ سەیری فیلمەکە بکە ئەزانێت کە ڕۆحی کتێبەکە ئەوە نییە ینی بەتەواتی ئەو شتە نەکراوە بە فیلم بەتەواتی تو ئەو ڕستانە ئەو شانە ئەو ئامانجەی کە لەو کتێبەیە دەسەکەوێ فیلمەکە وەکو بڵێ باگراوندێکی تەواو یەخود گشتگیرە شتێکی گشتی و پێڵێ بەڵام کە کتێبەکە ئەخوێنی تۆ زیاتر قوڵبوونەوەی تێکەوێ زیاتر ورد ئەویتەوە ئەزانی کە ڕۆحی کتێبەکە بە تەواتی پەخش نەکراوە ناکرێت ببێتە فیلمێکی تاو ڕێک حەقی خۆی با بە کتێبەکە ببورە باش ئەوانەی کە کتێب دەخوێننەوە سێر دەکەی دوای خوێندنەوەی کتێبەکە ڕەنگە لاپەڕەیەک لە کتێبەکە گەر کۆی گشتەکەی حساب بکەی واتای کتێبەکەیان لە مێشکانە مابێت چی بکەین لەوەی کامە زۆربەی گرفتی خوێنەرەکانە کە کتێبەکە دەخوێننەوە مهامی ئەم کتێبە لە مێشکیان نامابێتەوە گرنگی کتێبەکە لە مێشکیان نامابێتەوە خۆی نووسەر کە شتێک ئەنووسێت یاخود تۆ کە کتێبەکە خوێنیتەوە مەرج نییە هەمومان ناتوانین دەقا و دەقەم و کتێبەکەمان بیر بمێنە شتێکمان بیر ئەمێنێ کە کاریگەری لەو کاتەیە لەسەر دروستکرد بێتین لەو کاتەیە کە هەستێکرا ئەمە لە ژیانی توای ڕوئەیە تۆ ئەتوانی لە ژیانی واقعی خۆتا بەکاری بێنی ئەگەر دوای ساڵێکیش چوویتەوە سەر ئەو کتێبە و ئەو دەڕوو خوێندەوە ئەزانی کە تۆم کتێبە لەو کاتەیە سوودی لەبێنیەوە و لەو کاتەیە توانیتە ئەم دێڕە لە ژیانی خۆتا دوای ئەوە بەکار بێنی یعنی بکەیتە واقع لە ژیانتا ئەو شتێک کە
خوێنتەوە سوودی لێ بینی و کردە بە کردار ناتوانانی بێرەچێتەوە چونکە ئەمەرج نییە هەرچی کتێب خوێنتەوە تۆ سوودی لێ بین و بیکێ بەکرداروانە هەندێک کتێبێ زیاتر زانستی گشتیە یا تەنانەت بۆ نمونە کتێبە لەسەر فکری دژە فکرەکەی تۆ بۆ نمونە خۆ ناکرێت تۆ بڵی بابن جێبەجێ بکەم بەڵام چۆن ئەم کەسە گرنگی ئەم کتێبی بۆ بمێنێتەوە هەندێک کەس کتێب دەخوێنەوە سیر دەکەی دەڵێ لاپەڕاوەندە کتێبی فلان شوێنەمەی نووسراوە کاتە مەزاکیرێکی بەهێزی چۆن ئێمە مەزاکیری خۆمان بەهێز بکەین لەو ڕۆ کە بتوانین دێڕەکان ناڵێم هەموو کتێبەکە لە بەرکەین بەس شتێکی باش لە کتێبەکە وەرگین سبەینێ بڵێن فلانە کەس لە فلان کتێبە واڵێت ڕاستە ئەو تەکنیکانە تەکنیکی خێرا خوێندنەوە هەیە و تەکنیکی لە یادگای ئەوەش هەیە کە تۆ چۆن بتوانی لە کتێبێکە ئەو شتێککە گرنگە بەلاتەوە یا خود لاپەڕەکە یا خود دێڕەکە بتوانی بیرە بێتەوە مەرج نییە ڕاستە تۆ کە کتێبێکی خوێنیتەوە تێڕوانینی مرۆڤێکە خۆی هەی بۆ یا خود بە دوواداچوونی کردو نووسیوێتی قەرار نییە تۆ لەگەڵم نووسەرایە هەمان بیرۆ بۆچوونە هەبە هەمان ڕات هەبە و ئەو شتەی ئەو وەرگری ڕەنگە ئەوەی کە ئەو نووسیوێتی بۆ ژیانی تۆ بۆ بیرکردنەوەی تۆ گونجاو نەبێ بەڵام شتێکی تری لێ وەرگری لەلایەنێک ترەوە تۆ سوودی لێ ببینی بەڵام وەک بیرکردنەوەی ئەوە زیاتر تەرکیز و تەکنیکی یادگەیە کە یەکێک بتوانێت ئەو شتێک بۆ جۆرە بێ بمێنێ عادەتەن کتێبیش کە تۆ بەردەوام کتێبە خوێنی تۆ یادگە و فراوانە بە و بەهێز ئەبێ وەو لێکە کە تەرکیزی زیاتر بە چونکە تۆ بەردەوام و ڕۆژانە بە بەردەوامی زانیاری نوێ وەرەگری کە مێشکیش ئەمێ پێویستە بۆ مێشک ئەنی بەهێز ئەبێت و تەکنیکی یادگەش هەر باسی ئەوە ئەکا کە تۆ بەردەوام ئەبێت لە زانیاری و بیر لە وەرگرتنی بەردەوام ئابیت کەواتە بەپێی تەمەنەکان تا چەند گرنگە گرنگی بە جۆری ئەو کتێبە بیکەی خوێنیتەوە لەوانەیە کەسێک لە تەمەنێک کابێ کتێبێک بخوێنێتەوە لە ئاستی زانستی و معرفی ئەو زۆر نزمتر بەدیان لەوانەیە مناڵێک ببینی کتێبەکە خوێنێتەوە ئەبینی کە ئەمە لەگەڵ تەمەنی ئەوە ناگونجێت شتێکی زۆر قورسە بۆ ئەو کەواتە بەپێی تەمەنەکان کام کتێبانە زۆر گونجاون کە بخوێنرێنەوە تەمەنەکان عادەتەن تەمەنی هەرزەکاری تەمەنێکە ناکرێت کە تۆ بڵێ با دەستکەم بەخێنەوە پشە دەست بەرە بۆ ڕۆمانێک یا خود شتێک کە لەبری ئەوەی کە ئومێدی پێ ببەخشێت تەمەنێکە کە ئەبێ ئومێد بۆ خۆی دروستکە کە ئەبێ هەنگاو بنێ کە ئەبێ ئەو کاتە بیرکردنەوەی خۆی دروستکە بەڵام کە بچێ ڕۆمانێک بخوێنێتەوە بەلایەنێکی نێگەتیڤی یاخود کتێبێک بخوێنێتەوە وای لێ بکە کە بیرکردنەوەی نێگەتیڤ بە لە جیاتیەوەی کە بیرکردنەوەی باش بکامە کاریگەرێکی باش دروست ناکات بۆیە ئەبێت لە یەکێک بپرسێ کە ئایا بۆم تەمەنی من چ شتێک گونجاوەکە بیخوێنمەوە خۆشمان بەپێی تەمەنمان یاخود بەپێی ئەوەی کە ئەیبینین یاخود بەپێی بێرکەوتنی ڕۆژانەمان و بیرکردنەوەمان تێگەین کە چ کتێبێک بۆ ئێمە گونجاوە لەم تەمەنایە چ شتێک گونجاوە کە ئێمە سوودی لێ ببینین هەمیش بێتاقەتمان نەکە کاتێک خوێنینەوە وای وامە لێ بکە کە بەردەوام بین نەگەوەی لە نیوەی خوێندنەوەی وازی لێ بهێنین زۆر باشە مەرجاوی کە دەست بۆ هەر کتێبێک دەبا و دەیخوێنێتەوە تەسلیمی واقعی ناو کتێبە ببێت چونکە زۆر جار دەبینینەوەی کە دەبنە خوێنەر ئیدی هەندێکیان دەست دەکەنە فەلسەفە لێدان فەلسەفەی گەورەتر لە خۆیان هەندێکیان لە خۆیان دەگۆڕن هەندێکیان فکر و بۆچوونیان دەگۆڕێ هەندێکیان ئەسڵ جاری وایە لە شکل و دیکۆریشان نەیان ناسیتەوە مەرجەوەی کە دەست کاتە خوێندنەوە تەسلیمی واقعی ناخوێندنەوەکە ببێت ئەو کەسانە پێیانەڵەن خوێنەرێکی بێڕەخنایە خود خوێنەرێک کە تۆ تەسلیمی نووسەر ئەبیت ئەمە لە ڕێکخراوی خوێنەر مانگانە کە کۆبوونەوە ئەکەی ناخود دانیشتن ڕێگەخین ئەگەر لەسەر کتێبێک هەمومان کتێبێک ئەخوێنینەوە ئەمانەوێت تێڕوانینی هەرێکێکمان بۆ ئەو کتێبە بزانین کە ئێمە هەرێکێکمان بەجیا کە ئەو کتێبەمان خوێنێتەوە چیمان لەو کتێبە وەرگرتووە یاخود بۆچوونی ئێمە چییە ئەگەر هەیەمە ڕەخنە لەو کتێبە بگرین یاخود بڵێن ئێمە لەگەڵ ئەو بیر و بۆچوون نووسەرەکە یەکنی ناکرێ ئەو شتانی کە ئەو توێتی ڕاست بە خواقع بە چکەوە گوتم نووسەریش کەسێکی ئاساییە هاتوو ئەزمموی ژیانی خۆی یاخود بە دوواداچوونی خۆی لە کتێبێکە کردووە بە نووسین و پێشکەشی تۆی ئەکا مەرج نییە کە بیرکردنەوەی دوو مرۆڤێک بگرێتەوە تۆ کە بڵێ ئەمە نووسەرە تەسلیمی واقعی تەسلیمی ئەو کتێبە بیت چونکە تۆش خاوەنی بیرکردنەوەی خۆت دیدگای خۆت خاوەنی تایبەتمەندی خۆتی قەرار نییە کە لەگەڵ تۆ یەک بگرێتەوە کەواتە چۆن ببڕشێدا کەواتە چۆن کتێب هەڵبژێرین بۆی کە با بڵێن هاوکووە بین لەگەڵ کتێبەکەیە تقریبان ئەم کتێبە بۆ ئێمە بشێن چۆن منداڵێک شتێکی بۆڵ دەبژێری دەڵێ ئێمە بۆ تەمەنی ئەو باشە چۆن من کتێبێکیش هەڵبژێرین لەوەی کە بڵین ئەمە بۆ ئێمەمانان باشە بیخوێنینەوە ئەوە بەپێی تەجروبەیە کە ماوەیەک بەردەوام بووی لەسەر خوێندنەوە بەپێی پێویستیە تۆ هەست ئەکەی لەو کاتەیە پێویستە بە کتێبێکە زۆر کاتەیە بۆ منە دە کتێبمان لە بەردەستە بەڵام بۆ واقعی ئەو کاتی کە تۆتیایت یەکێکیان هەڵەبژێری کە بۆ ئێستا پێویستە بە ئێستا پێویستە لەو کتێبە ئەو شتانە وەرگری نەک ماوەیەکی تر یعنی بەپێی کات و بەپێی تەجروبە تۆ خۆت ئەزانی کە چ کتێبێک چ نووسینێک چ بابەتێک بۆ تۆ گونجاوە بۆ کەسانی کە تازە دەست بە خوێندنەوەی کتێبەکەن
چ جۆرە کتێبێک باشە بۆیان کە بیخوێننەوە زۆر جار باز لەوە دەکرێت هەندێک کەس دەڵێ من زۆر حەز بە خوێندنەوەی ڕۆمان دەکەم بەڵام لایەن هەندێک کەسەوە ینی وا بێئەرزەکرێت کە ڕۆمان هیچ سوود و هیچ گرنگیەکی نییە بزانین ئەمە چۆنە کاتێککە کەسی دەست بخێنەوە کات گرنگە کە تۆ شتێک دەست پێ ئەەکەی سەرەتا شتێک کە سەرەتا دەست پێ ئەەکەیت واد لێ بکە بەردەوام بی لەسەری واد لێ بکە کە سوودێکە پێ ببەخشە ڕۆمانیش چێژە من خۆم کە ئەگەر یەکێک بڵێ ئەمە دەستکەم بەخوێنەوە هەنە کات پێشنیاریەوەم بۆ کردو لە ڕۆمانێکەوە دەست پێ بکە بۆی کەوای لێ بکات بەردەوام بە لەسەر خوێندنەوە نەگەوەی بەردەوام ڕۆمان بخوێنێتەوە بەڵام ڕۆمانەکەەوە و لێکە کە تۆ بەردەوام بی لەسەر کتێبەکە بگەی بە کۆتایەکەی بزانین چیرۆکەکە چی لێت دواتر ئەتوانین بچیتە سەر و کتێبانی کە هەیە ئەڵە وشکە یاخود ناتوانم بەردەوام بیخوێنمەوە بێزار دەکات لە خوێندنەوەی هەندێک کتێب هەنێک کتێبێ ئەڵە وشکە من ناتوانم بەردەوام بم بەڵام ڕۆمان نووسەریت یاخود نووسری و ڕۆمانەیەت لە چیرۆکێکە کۆمەڵە پامێکی زۆر بە تۆ ئەگەێرە کەسێکی ئەوێت لەم پامە تێبگا کە زۆر قوڵاتە تۆ لێرەیە پێ وایە ڕۆمان تەنها بۆ ئەوە گرنگێکی هەیە کە وا لەو کەسە بکات فێری خوێندنەوەی بکات یاخود لەلایەنی ئاستی زانستی معریفی و کەسش ینی بەهێزترە نووسەر کە ڕۆمانێک ئەنووسێ یاخود چیرۆکێکی دوور و درێژ ئەنووسێ یاخود شتێک لە هەر دێڕێکە ئەنووسێ پامێکیە کە بیگەێنە بە خوێنەرەکەی بە کەسی بەرامبەری بەڵام ئەگەر یەکێک ئاسایی کە کتێبەکە ئەخوێنێتەوە وەکو چیرۆکێکی بێنێ ئەڵامە تەنها بۆ چێژە بەزەگەر تو قوڵ بیتەوە لەو دی و ئەو دێرانەوە ورد بیتەوە ئەزانی و یاخود لە کۆتایەتی ئەگەی پامی ئەم ڕۆمانە چییە ئەبێ چی بە خوێنەرەکە بڵێ تۆ پێ وایە ئەو کەسانی کە کتێبە خوێندنەوە بەراورد بۆ کەسانی کە کتێب ناخوێنەوە ئاستی بیرکردنەوە و دەرەکردنیان زیاتر بێت ئەو کەسانی کە کتێب مەرج نییە چون دائیمەن ئەوترێت کتێب تاکە هۆکار نییە کە تۆ لایەنی مەعرفی و پێزاکەیت تا هۆکارێکی سەرەکیە بەڵام تاکە هۆکار نییە مەرج نییەوەی کە ناخوێنێتەوە جیاوازێکی زۆر گەوری هەبە لەگەڵ ئەوەیە کە خوێنێتەوە ئیدی ئەو سەقافەتی هەیە نامەرجیش نییە چونکە ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی کە خۆی چۆن لەو کتێبە تێگا بەرکەوتنی خۆی لەگەڵ خوێندنەوەیە لەگەڵ نووسەرەکانە لەگەڵ کتێبەکانە دوجار خۆی قراری ئەوەیە خۆی بڕیاری ئەوەیە کە چۆن ئەمە بیرکردنەوەی دروست ئەکان چۆن پێکی ئەهێنێت زۆر باشە خاتوژان دەرفەتمان نەماوە ئەگەر خۆ دوایین کۆمنتە لەسەر خوێندنەوەی کتێب گرنگیدان بە خوێندنەوە بۆ ئەو خەڵکی کە ڕەنگە ئێستا دەست پێ بکەن چکوانەیدی بێ ئەزمموی چیان پێ ئەڵێیت ئەمە وەک ڕێکخراوی خوێنەر کە بەردەوام مانگانە چالاکیمان هەیە و ڕێکخراوێکی ئیشەکەین بۆ بە کولتورکردنی خوێنەوە و ئامانجمان ئەوەیە کە لە ئێستاە کە خوێنەوە بۆ لای زۆرینە شتێکی ڕۆتین نییە بۆتە شتێکی ڕووکەژ یاخود ئەوەی کە کاتمان نەماوە یاخود ئەوەی کە کاتمانیەوە بە زۆر شتی تر ئێمە بتوانین بیکەینە ڕۆتین بیکەینە کولتور ئەگەر مانگانە کتێبێکیش بێوا لە کەسێک بکەین کە بیخوێنێتەوە بۆ چونکە ئەمە وای لێ ئەکا بەردەوام لە نوێبوونەوەیە بێ بەردەوام لە زیندووبوونا بێ چونکە زیندووبوون هەرەوە نییە کە تۆ بەجێسە زیندووبی هەنە شتێ ڕۆح پێویستێتی کە واز بکە ئەجوڵەیە خود گەشە ئەکا کتێبش یەکێکە لە هۆکارانە کە تۆ بەردەوام ڕۆژانە کاتی خۆت ئەبەخشی ئەگەر نیو سەعاتیش بە بابەتێک وەو لێکە کاس بە زیندووبوون بکەی واد لێکە کاس بە چێژە بکەیت کە تۆ بەردەوام پێش ئەەکەویت کە ئەمە ولا دروست بوو ئەو کاتە خۆتە خۆشە ناتوانانی ئەنی وازی لێبێنیت ئەمە تاکۆکارە کە تۆ بەو جۆرەکە کردە بە ڕۆتینەکانی شەکە کەسایەتی مرۆڤە دروستەکەن و ئەبێتە کردار زۆر سپاس خاتوژان سپاس لەوەی کە میوانی پەیامی ڕۆژبووی کاتی خۆت بە ئێمە بەخشی سپاس دەکەین بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنە وڵاتان و لەگەڵتان بەردەوام ببین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرهەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، دەچینە بەرگەی پەیامنێران بۆ وەڵگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی شار و چارەچۆکان. سەرتاج دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوت لێبێ و کاتت باش. زانیاری و کار و چالاکی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە چییە؟ بۆمان بخەیتە ڕوو فەرموو. بەڵێ سلااوتان لێبێ شەیدا سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێ. دیارە من لە زانکۆی هەڵەبجەم لێرەدا سیمپۆزیۆمی خوێندن و پەروەردە بەڕێوە دەچێتە لەلایەن کۆمەڵێک شارەزانی بواری میدیا و مامۆستایانی زانکۆ لێرە شرۆڤە و تاوتوێی ئەو پرسە دەکەن. دیارە سیمپۆزیۆمەکە بە هاوکاری زانکۆی هەڵەبجە و ڕێکخراوی چەمک لێرە بەڕێوە دەچێت. بۆ زانیاری زیاتر من قسە لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی چەمک دکتۆر شوانەکەم. دکتۆر بێنە ئێرەوە حەزت نەبێت سوپاسانەکەم. ئاماژتان لەم سیمپۆزیۆمە چییە؟ زۆر سپاس. تەمان ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە کورتکراوەکەی چمکە بە بەشەی لەگەڵ بەشی ڕاگەیاندن لە کۆلێژی زانستە مرۆڤایەتەکانی زانکۆی هەڵەبجە سیمپۆزیەمی خوێندن و پەروەردەی میدیایی ڕێگەکە کە لەم سیمپۆزیەمەدا 3 پانێڵ پێشکەشەکرێ. پانێڵستەکان بریتین لەو کەسانەی کە لە نێوەندە ئەکادمی و لە نێوەندە پیشەیەکانە ئەزمونیان هەیە و سەرقاڵی وانەوتنەوە و ڕاهێنانن. ئاماجێکی سەرەکی ئەم سیمپۆزیۆمە ئەوەیە کە ئێمە هەستمان کردووە لە واقعی هەرێمی کوردستانە میدیایەکی زۆر هەیە. بەشێکی زۆری ئەم میدیایانە بە شێوەیەکی دروست بەکار نایێنرێن. پەیامەکانیان پەیامی نادروستن لە ڕووی پیشەیە و لە ڕووی ئەکادمیەوە. بەشێک لەو گلەیانەی کە ئاراستا ئەکرێ ئاراستەی نێوەندە ئەکادمیەکان ئەکرێ بەوەی کە ئەوانەی کە پێدەگەێنرن لەو شوێنانەوە ئەمە هۆکاری ئەم شێواوی ئەم پاشاگەردانیە. ئێمە ئەمڕۆ ئەمانوێ وەکۆڵێ خاڵ بکەینە سەر پیتەکان و تێبگەین لەوەی ئایا بۆچی کە ساڵانە نزیکەی 500 بۆ 600 کادر لە نێوەندە ئەکادمیەکان لە بەشەکانی ڕاگەیاندن تەکنیکی میدیا دیجیتال میدیا تەقەڕوج پێکرێ، بەڵام شوێنیە لە نێوەندە پیشەیەکانی وەکو تەلەڤیزیۆنەکان، رادیۆکان، دیجیتال میدیاکان یاخود ڕۆژنامە و چاپکراوەکاندا نییە، یاخود ئەگەر هەشیان بێ وەکو پێویست دەسەڵاتیان نییە. ئایا ئەو پاشاگەردانی کە لە میدیای کوردیا هەیە هۆکارەکەی دەرچوانی بەشەکانی ڕاگەیاندن و تەکنیکی میدیا و دیجیتال میدیا یاخود هۆکارەکە بۆ ئەوانە ئاگەڕێتەوە کە بە شێوەیەکی نا ئەکادمی هاتوونەتە نێو بواری میدیایەوە و بە شێوەیەکی ناپیشەیی کارەکەن. لەو هۆکارانە ئەکۆڵینەوە و لە کۆتایی سیمپۆزیۆمەکەدا بەنیازی کۆمەڵی ڕاستپاردە بەرهەم بێنین و ئەم سیمپۆزیۆم ئەم ڕاستپاردانە ئاراستی هەرێک لە وەزارەتەکانی پەروەردە ڕۆشنبیری و خوێندنی باڵا بکەین بۆی گۆڕانکاری بەسەر ژینگەی خوێندنی میدیایی، بەسەر پرۆگرامەکانی خوێندنی میدیایی، بەسەر چۆنەتی وەرگرتنی خوێندکاران بۆ بەشەکانی میدیا و شێوازی وانەوتنەوەی مامۆستاکاندا بێن. شوانەمەوە پرسیارەکەم باسی
دروستی پەیامی میدیایت کرد لە بەشێک لە میدیاکانەوە کۆمەڵێک ڕۆژنامەنووسیشمان پیا بووە لەوەی کە بۆن منەقسەی نەشیا و لە لایڤ ڕاستەوخۆکان ناکەن یاخود لە بەرنامەکانیان ناکەن ئەمانە تاچە نەچنە قاڵبی پیشەیی بوونی و میدیایی و ڕۆژنامەنووسیەوە بەر لە هەموو شتێکەوانەی بەو ئاراستەیە ئیشەکان ڕۆژنامەنووس نین ئێمە بێ پرسیاری لە کۆمان بکەن ئەمانە لێکۆ پەروەردە بوون ئێمە ئەمڕۆ سیمپۆزیەمەکەمان لەسەر پەروەردەی میدیایە ئەم بەشێکی زۆری ئەوانە لە میدیاکانن ڕاستە کادری ڕاگەیاندن بەڵام لە ڕووی میدیایەوە پەروەردە نەکراون بە پێوەرەکانی ڕاستاپیشەیەکانی ڕاگەن لە میدیادن بەدڵنیایی ئۆزری لێ کاتێکە کەسێکی نەشارەزا ئێتە سەر شاشە بەبێ ئیتیک و ئەتەکێتی پرسیارکردنی هەبێ پرسیار ئاڕاستی میوانەکە و میوانەکە بە جۆرە لە جۆرەکان ئەشکێنێ وای لێ کات ئەو پرسیارانەی کە خۆی حەزناکە ئاراستی بکرێ وەڵام ئەدرێتەوە بەدڵنیاییەوە زەرری بۆ ئەو پیشەوەرانە بە کە بە شێوەیەکی ئەکادمی بە شێوەیەکی پیشەیی کارەکەن بۆیە ئەمە پرسیارەکەمان لەسەرەوەی ئەم ڕۆژنامەنووسانەی کە ناوێن لە خۆیان ناوە ڕۆژنامەنووسیا لە نێوەندە پیشەیەکانە کارەکەن ئەمانە بەڕسمی ڕۆژنامەنووسن لە نێوەندێکی ئەکادمی بۆ نمونە دەرچوون یاخود لە نێوەندێکی پیشەیی خولیان بینیوە یاخود هەر بە عشوایی بواری ڕاگەاندن و میدیا بە بوارێکی ئاسان تێگەیشتون لە شوێنێکی ترا فەشەلیان هێناوە یاخود ئیشان دەست نەکەوتووە هاتوونەتە ئەم نێوەندانەوە ئێمە یەکێ لە ڕاستپاردەکەمان دەشێ ئەوە بێ کەناڵەکانی ڕاگەاندنیش جۆرێک لە فلتەر دابن بۆ کەسانی کە وەریان نەگرن بۆ نمونەیەکێ لە مەرجەکان ئەوە بێ کە وەزارەتی ڕۆشنبیری بیکە بە مەرج بۆ تازەکردنەوەی مۆڵەتی کەناڵەکانی ڕاگەاندن کە ساڵانە ئەوانەی کە دەرچووی بەشەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسی و شارەزایان هەیە ئەوانە دابمەزرێن نەک خەڵکێکی شارەزایەکی نیە و خەڵکێک کە فەشەلی هێناوە لە بوارێکی دیکە لە ئیشێکی دیکە ئەمڕۆ ڕاگەاندن بە بوارێکی ئاسان تێگە و وردەکار بۆ ئەو کرێ کە بەشێکی زۆری و خەلانانش کە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دروست دەبێ و کار بکرێ بۆ ڕێخستنەوەیەکی پیشەیی و ڕێخستنەوەیەکی یاسایی تۆڕە کۆمەڵایەتەکان یان میدیای ئەلکترۆنی سپاس بۆ وەرەسی بەڵێ دیارە شێدا بە شێوەیەکی گشتی باز لە میدیای کوردی دەکرێت لەم سیمپۆزیۆمەدا وەک سەرۆکی ڕێکخراوی چمەک ئاماژەی بۆ کرد دواتر دوای سیمپۆزیۆمەکە ڕاستپاردە و پێشنیازەکان ڕاستی لایانی پەیوەندیدار دەکەن لەبەرەوەی لە ئێستادا بەشێک لە میدیای کوردیەیە کە بەبێ فلتەر کار دەکات بەشێک لە ڕۆژنامەنووسەیە کە پیشەیانە کار ناکات وەک سەرۆکی ڕێکخراوەکەش ئاماژەی بۆ کرد دەبێتە زیان لەسەر میدیا و لە کاری ڕۆژنامەنووسی لە یاریمی کوردستان پەیامدێرمان سامان فەتاح سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵازیزان لە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەچینە سەر گرنگی بوونی کتێبخانە لە ماڵەوە بزانین بوونی کتێبخانە لە ماڵەوە تا چەندە گرنگە واروە ئایا کتێبخانە لە ماڵەوە وا دەکات کە خێزان منداڵەکانمان ئاستێکی ڕۆشنبیری باشیان هەبێ کە دیارە تاک ڕۆشنبیر بوو کۆمەلگاش بە دڵنیاییەوە ڕۆشنبیر دەبێت بۆیە لە کتێبخانە خنجیلانەکەی ماڵەوە تا ئەوەی کە ڕۆشنبیربوونی شارێک و کۆمەلگایەک قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز شاوسمان نووسەر قسەی زیاتر دەکەین ماڵ شاوگیان بەخێر بێخوا بەخێر بێت زۆر سوپاستانەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و لە بەردەوام بن لەم بەرنامە جوانانە لە شاشەی پەیامەوە زۆر سپاس هەڵبەتە لەسەر پرسیارەکەی بەڕێزت کتێبخانە بۆ خۆی گرنگی زۆری هەیە و چەند جۆرێکیش کتێبخانەمان هەیەمە لە ڕووی زانستی کتێبخانە و پیشەییەوە یەکێک لە جۆرەکان کتێبخانەی تایبەتیەوە یاخود کتێبخانەی ئەمناڵان ئەتفاڵە کتێبخانەی ماڵە یا کتێبخانەی خێزان ئەمەم ناوانەی هەیە کە بە دوای ئەوەش چەند جۆرێکی تری کتێبخانە هەیە و کتێبخانەی قوتابخانەوە خوێندنگەکان کە بەدڵی کتێبخانەکانە ناسرێت دوای کتێبخانەی خێزان و ماڵ و دوای کتێبخانەی گشتیە کتێبخانەی زانکۆ و پەیمانگاکانە کە کتێبخانەیەکی ئەکادیمی و دوایش کتێبخانەی نیشتیمانیە بەڵام ئێمە دەبینین بەداخەوە چی لەسەر ئاستی خێزان و ماڵەکان کە دەیبینین و چی لەسەر ئاستی دام و دەزراوەی حکومی کتێبخانەکان لە ئاستێکی لاوازدایەوە هەمە گەرگەڕێنەوە سەر گرنگی و ڕۆڵی کتێبخانەی خێزان یا کتێبخانەی ناوماڵ ئەویش چەند جۆرێک هەیە پۆلێن بند کراوە لە ناوخۆیە یەکێک لەوانەوەیە کە و کەسانەی خواست و خولیان هەیە بۆ فێربوون بۆ مناڵەکانیان یا بۆ خۆیان حەز دەکەن پەروەردە و فێربوونیان لەسەر بنەمایەکی زانستی بێ ئەوە و ماڵەوە خێزانانە گرنگیەدەن زیاتر بە کتێبخانەی خێزان ناو ماڵە ئەمەش دەکرێت کە کاتێک باوکوداکی خۆی بە خۆی تێگەشتووە لە گرنگی کتێبخانەوە دەچێت کتێبخانەیەک دەکات بۆ نمونەی مەگەر بمانەوێت کتێبخانەیەک لە خێزانەکەمانە بۆ مناڵەکەمانە بێت جیاواز بێ بەوە شەوە دەست پێ بکەین جارە مناڵ فێری و کولتورە بکەین کە بتوانێت کتێب بۆ خۆی نامیلکە تاوان بە مناڵەنە نامیلکە بڵاو کراوە بتوانێت بیکڕێت لە بازار ئەم مناڵە هان بێ لەگەڵ خۆتا بیبێ لە پێشانگاکانی کتێب لە ناو دوکان لە ناو کتێب فرۆشیەکان کتێب هەڵبژێرە هانی بدەی و فێری بکەیت ڕەنگ هەیە لە پێشە
بە دیوی بەرگەکەی بە ڕەنگەکەی بەوانە مناڵ تەشویقە بێ زەچێ بەرەو خواستی کتێب و هەڵبژاردننی کەمە بۆ خۆی ئەمە جۆرێکە لەو فەنەی کە لە دنیای مناڵا دەدرێت بە کتێب بە بڵاوکراوی نامیلکەی کتێب مناڵ ئەوە دەبینین وردە وردە مناڵ فێرەکەی کە کتێب بکڕێ و ئەمە دنیایەکی ئەەکەیتەوە ئاسۆیەکی معریفی ڕۆشنبیری بۆ هزری مناڵ دروستەکەی لەوەی کە ئەگەر بتوانێت باوکو دایک وا لە مناڵ بکات ئەو پرۆسەیە ئەنجام بات ئەمە ژوا دەکات مناڵ بۆ خۆی فێرە بێ کتێبخانە بۆ خۆی دروستکە ئەم ساڵ 5 نامیلکە کڕە ساڵێککە داکڕە ساڵ وردە وردە زیایەکات بە تەمەنی خۆی لەگەڵ تەمەنی منداڵ یا کتێبەکانیشی زیاکە ئەوە سەرچاوەیەکی معریفی فراوانێ بێ جارێمە بێ هەوڵین بیداوە بکەین اینجا لەگەڵەوە شا پێویستی دوێ لە هەندێک قۆناقی مناڵیە مثلەن لە پێشەوەی بچێتە قوتابخانە و تا پۆلی یەکی سەرەتاییش ئەین تا تەمەنی 7 ساڵ ئەبێ دایک و باوک بۆی بخوێنێتەوە کەسێک هەبێ بۆ کتێب ئەو نامیلکەی بۆ بخوێنێتەوە وا بکات کە ئەو خوێنیەوە بۆی مناڵەکە بە سەری وێنەکان و سەری کتێبە نامیلکەکە بکە وە لە دوایی وای لێ بکەی مناڵەکە بۆت بجێڕێتەوە پێڵێ من بۆیە خوێنیتەوە ئەو بیجارڕێتەوە جارێککە چی تێگەشتووە باوا بۆ دەرەکەوێت تێگەشتنی مناڵ چۆنە ئەمە لە ڕۆیش کۆ سوودێککەی هەیە لە ڕووی دەرونی و مناڵە گەشاکە لە ڕووی تەندروستیشەوە تۆ بینی جاری وایە خوانە خواستاگەر مناڵەکەت کەم و کوڕی هەبێت لە بینینە لەو سیرکردن و ئەوە بۆ دەرەکەوێ جارێککە ئەگەر لە بیستنە کەم و کوڕی هەبێ هەم لەوشا بۆ دەرەکەوێ جارێککە گەر کێشەی زمان و زمانەوانی هەبێ ناتوانێت پیتەکان بڵە وشەکان بڵە و ڕستەکان ڕێکاتەوە ئەگەری زمان گرتن وانە لەوشە هەر بۆ دەرەکانی تەمەێکا گرنگە کە دەست بە خوێندنەوە بکرێت خۆی بە پێ لەلانی سایکۆلۆژی تەمەنەوە دەڵێ مناڵ لە 3 ساڵۆنی پێویستە چیرۆکی بۆ بگەڕیتەوە خۆی کە خوێنی هەر ئەوەندەی فێری داسینی پیت و وشە بوو کە پیت و وشە بوو بێ بخوێنێت کاتە لە یەکی سەرەتاییەوە گرنگە کە ئێمە گرنگی بە مناڵەکانمان بدەین و خوێندنەوەیان لەلا شیرین بکەین بۆی فێری خوێندنەوە ڕابێن لەسەر خوێندنەوە بەڵێ هەڵبەتە ئێمە بێ فێریان بکەین لەوەی کە وەکو لەگەڵی دەستپێکی سەرەتاییە کە پیت و وشەی ناسی توانێت ڕیز بخوێنێتەوە دەکرێت لە تۆ لە مەکتب لە کاتی قۆناغی مەسەلەن پۆل یەک دەرەچێ بۆ دوو لە هاوینەکە ئیتر لەوێت تۆ بایەخی پێبێت کە خۆی بتوانێت بخوێنێتەوە لە پۆلی کە دەچێتە پۆلی دوو لە هاوینەوە تۆ مناڵوا لێ بکەی بۆ خۆی بتوانێت بخوێنێتەوە جا دەبینی کە ئەگەر هاوینەکەی خوێنی و ئەو پرۆسەیەی کرد کە چوە پۆلی دوو لە ڕووی زمانەوەنیەوە باشتر لەو قوتابی کە نەیخوێنێتەوە لە ڕووی تێگەشتن و مناقەشە لەگەڵ مامۆستا و توێژەکە نەک لەگەڵ مامۆستا لەگەڵ ئەندامانی خێزانەکەشە ئەو مناڵی کە ئەخوێنێت بەو پرۆسەیە ئاڕوە گوێ لە دەنگی مۆسیقا بێ ینی تۆ لە پێش تاکو پۆلی یەکیش و دواتریش و پێشتریش لەو تەمەنە گرنگی مۆسیقا وتنەوەی سرود و گۆرانی ئەمەش بەشێکە تەکمیلەی خوێندنەوەیە کاری بۆیە لە کێشان و نیگارکێشان و ڕەنگکردن ئەمەش بەشێکە لە تەکمیلەی دنیای معریفی مناڵ لەگەڵ خوێندنەوە ینی ئەمانەش بەشێکەرەوە نیە بڵێ بخوێنێتەوە پێویستە لە کتێبخانەی مناڵانە لە ماڵاکە هەبێ فڵچە و بۆیەشی هەبێت لە بۆیەی هەبێ قەڵەمی ڕەنگا و ڕەنگی هەبێ ینی لە کتێب مناڵ ئەمانەش لەگەڵا بێ نەک هەر نامیلکەکە لێوە ڕەنگەکانە ناسێ لێەوە دنیایکی تعبیر لە خۆیەکە لە ناخی خۆیەکە بۆ فڵچە و بۆیە و قەڵەم و کاغەزە بەو دەست جوڵانەی لەسەر ئەو چکە بۆ کاتێک گرنگە لە نووسەرێکی سەرکەوت یا بیدایە دەگەر سەریکەی مناڵە نووسێت کە کاتێک دەسیە جوڵێنە پیتەکانە نووسێت زمانی شوێ جوڵێنێ لەگەڵی لێویە جوڵێنێ لەگەڵی ئەمە خۆی میکانیزمێکە لە جەستی ئینسان ئەمی پەیوەندی بەیەکەوەی لەگەڵ مێشکە لەگەڵ هزریا ئەمە کار لێدانەوەی هەیە ئەمە لە ڕووی زانستیەوەمانە سەلمێنراوە کە چۆن ئێمە بتوانین بەڵامەوەی گرنگ ئێمە چۆن بتوانین ئەمە پیادەکەی لە ناو خێزانەکانە و بەداخش هەندێک خێزان هەیە بۆ خۆی باوکو دایکەکە کتێبخانەیەشی داناوە و دایناوە لە ماڵەکەی بەڵام ناخوێنێتەوە وەکو دیکۆرێکە بەڵام ئەمە زۆر کەمە لەم هەرچەند ئەوش باشە چکە ناساندنی کتێبە بۆی کێ دێتە جگەل لە ئەندامانی خێزانەکە بۆشی کە ڕۆ کاتە ماڵەکە لێش بۆیە پۆلێت بەتکرا کتێبخانەیەکەی کە مناڵ خۆی دروستێکات ئەوەی کە باسم کردوێ کتێبخانەیەکەوەی کە باوکو دایک بۆیان دروست کردووە باوکو دایک کۆمەڵە کتێب و نامیلکە شت بۆ مناڵەکانیان ئامادەکەن هەندێک جار بۆیە خوێندن جار بۆی ناخوێنەوە ئەوە بە شێوەیەکی لاواز و سستە ئەمە زۆر کاریگەری نابێت لەوە سەر پەروەردەکردنی مناڵ و ئامادەکاری مناڵ بۆ خوێندنەوە و نووسین ئەین تۆ ئامانجی کتێبخانە یا ئامانجی ئەو پرۆسەی پەروەردەیی کتێبخانەیی ئەوەیە کە تۆ مناڵەکە ئامادەکەی بۆ داهاتوو بخوێنێتەوە و دوای خوێندنەوەکەش بتوانێت کەسێکی ڕۆشنبیر بێت دوای لە قۆناغەکانی سەرەتایە بیر لەوەکەینەوە مناڵەکەمان کتێبخانەکەمان هاوکار بێ بۆی کە مناڵەکەمان فێریەوەی بێ
تەنان پیتەکان چۆن بڵێ دوجار چۆن بنووسێ بەڵام لە قۆناغێکیشا چۆن مناڵەکانمان فێر بکەین جیاواز لە کتێبی مەکتەب کتێبی دیکە بخوێنەوە دەست بۆ کتێبەکانی دیکە بەرن نەکەوەی کێسە لە پۆلی 1 و 2 زۆر جارێمە کتێبێکی پەروەردەیی دەکڕین حەز دەکەین منداڵەکەمان بەم شێوازە بێت دەبینەوە یا خۆمان بۆی دەیخوێنوێ دەڵێن بیخوێنەرەوە بەڵام دێتە قۆناغی بۆ نمونە پۆلی 8 و 9 ئەمانە ئەلم قۆناغەیە چۆن منداڵەکان ڕابێنین لەوەی کە غێری کتێبی مەکتەب کتێبی دیکە بخوێنەوە چکە پێم وایە قۆناغێکی زۆر گرنگە ئەگەر لەو قۆناغەدا قوتابیەکانمان دەست بۆ کتێب بەرن بە دڵنیاییەوە ینی جیاواز دەرەچن لە ڕووی ڕۆشنبیریەوە بڵێ هەڵبەتە خۆی ئێمە تەکملەی بابەتەکەمان نەکرێت سەگەشتێ بۆی لەبەر کاتەکەی ڕەنگ هەیە وابێ بۆ نمونە تۆ قۆناغی خوێندنت هەیە لە 7 ساڵ بۆ 9 ساڵ لە 9 ساڵ بۆ 13 ساڵ لە 13 بۆ سەروترە بۆ 15 لە 15 بۆ 18 و لە 18 بۆ 21 ئەمە هەمووی بۆ خۆی میکانیزمێکێت کە مامەڵەیەکی کتێبخانەیە هەیە لەگەڵ ئەو تەمەنە مەسەڵەن لەوێ کە جەنابەت باسەکەی ڕۆڵی گرنگێکەوێتە سەر ئەو کەسانەی کە لە کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان کارەکەن و ڕێژ گرنگیش هەیە لەسەر خێزان چکە بۆ خوێندنەوە لەسەر ئاستی جێندەری جیاوازە تەمەنی 9 ساڵ یا 15 ساڵ یا 14 ساڵ هەر تەمەنێک دەستنیشانێکی لە دوای 7 ساڵەوە لە دوای 7 ساڵەوە بەتایبەتی لە 9 ساڵەوە ئاستی ڕێگەزی جیاوازی هەیە ئەوەی کە کچە خوازێ بیخوێنێتەوە کوڕ نایخوازێ ئەوەی کوڕ دەیخوازێ بیخوێنێتەوە کچ نایخوێن مەسەڵەن لەو تەمەنە کوڕ حەزی لە بابەتی این مێژوویە حەزی لە بابەتی ئەو یادداشتنامانەیە کە باز لە ئازایەتی و خۆ دەرخستن و شەڕ و جەنگ و ئەوەیە بەڵام کچ دەبینی بایەخی زیاتر لە شتە ڕۆمانسیەکانە لە پەروەردەی خێزانە لە بەخێرکردنی مناڵە لە چێر دروستکردنی خواردنە لە جلوبەرگە لە کۆمەڵێک چیرۆکی کورتترە زیاتر ڕۆمانسێتە دنیاکان جیاوازی هەیە لە ڕێەوە اینجا تۆ چۆن وای لەکەی ئەمە یعنی شتێکە ئەگەر شتێک فەرزکەی بەسەر مناڵات من ئەمە بخوێنێتەوە ئەمە تۆزە گرانە چکە لەوانەیە مناڵەکە بەرهەڵستی بکات لە ناخی خۆیە ئەو خولیایی نەبێ ئەبێت تۆ خولیاکەی لا دروستکەی ئەو بابەتێت ئەگەر خولیات لا دروست نەکرد لەوانەیە ڕەتفعلێک هەیە کە ڕەتفعلێک هەیە بوو بە خراپ بشکێتەوە بەسەر پرۆسەکە کەواتە بە چه شێوازێ بتوانین ئەو حەز و خولیان لای مناڵا دروست بکەین هەڵبەتە ئەمە بپێی قۆناغەکانە بپێی هەمووی زنجیرە بەستە بێکەوە لە حاڵەتێکا تۆ گەربیت هەر لە کاری لە ڕحلۆ قۆناغی کەڵێ لە 14 ساڵی 15 ساڵیا بهێنی فێریکەمە تۆزە گرانە هەچکە پێشتر فێر نەبووە لەوێ زیاتر ئەبێ ئەوەی کەسەی کە ئێوێ بێ زیاتر ماندوو بێ ئەبێ ڕوونکردنەوەی زیاتری باتێ لەسەرەوەی کە چۆن ئەم کتێبە سوودی چییە وە کتێب لە ژیانە سوودی چییە تۆ بێ زیاتر وە خوێندنەوە مەسەڵەن تۆ لە هەندێک خوێندنەوەش هەیە کە لە قۆناغی دواتر دەست پێیە کاکچێتە سەر و 15 ساڵ ئەمە ڕاوانەیە جیاواز بێ خوێندنەوە کە لەوانەیە تۆ پێویستت بووە بێت لە ڕووی پیشەیی و میهنەیی فێریکەیە کاتێکە لە ئامادەی وکویا چێتە ئامادەی بازرگانی پیشەسازیە بازر هەر لەو ئامادەیە پیشەیانە یا چێتە پەیمانگایەک لە دوایە ئەمە پێویستی بێ ئەو خوێندنەی کە دەیتێ لە ڕووی پیشەکەیەوە بێ لە ڕووی زانستیەوە بێ مەسەڵەن لەوانەیە بەشی لە ئافرەتانە بەشی خایەتی و دوورمان و دیزاینەوە لەوانەیە حەزی لەوە نەبێت کتێکە بێکی ڕۆمان بخوێنێتەوە بەڵام تۆ دەیت تەشویقێکی ئەو کتێبانە بخوێنێتەوە کە لەسەر دیزاین و قوماش و جلوبەرگوها ئەوەیە یا بۆ کوڕ لەسەر میکانیک بخوێنێتەوە گرنگە بە پێی ڕەگەز و تەمەن بزانین چ جۆرە کتێبێک هەڵبژێرین بۆ خوێندنەوە بەڵێ ئەوە زۆر گرنگە چکە بۆ تۆ بێ لەگەڵ خواست و خولیاکایە بیگونجێنی لەسەر ئامانجی و کوبناوە کەسێک کە لە ژیانە اینجا لەوەوە کە تۆی خوێنەوە گەمە پێشتر تۆ بە پرۆسەکان نەوبرد بێ بە پرۆسە پەروەردەیی کتێبخانەیەکان نەڕۆشت بێ چی لە خێزان چی لە قوتابخانە ئەمە کێشەیە ئەمە ئەوەیە ئەمڕۆ کە لە کوردستان ئێمە پێوێ ناڵێنین مەسەڵەن ئێمە زۆر ساڵانێکی زۆر کۆمەڵێکی چەند کەسێک کارمان لەسەرەوە کرد بە کللتورکردنی خوێندنەوە بەڵام نەگەشینن ئەو نەتیجەی کە ئێمە ئەمانەوێ بۆ هەڵبەت ئێمە دووسێ شتێ فێر نەبوو لە مناڵەیە فێرمان نەکردن کتێب بکڕن ئیستەشی پێوە بێ چەند خێزان ئامادەیە بچێت کتێب بکڕێ وانە چەند کەس ئامادەیە چێت پارادا بە شتێکی تر بەڵام لای گرانە پارە با بە کتێبێ لای قورسە بۆ فێر نەبوو ئەم پرۆسەی پەروەردەیە ها تەسیراتیە لە ڕووی کڕینەکەیەوە لە ڕووی کتێبخانەکەیەوە لە ڕووی خوێندنەوە وانە ئەوەی کە فێری خوێندنەوە بێ لە ئۆڵۆسفێریەکەی یا فێری کڕینی کتێبێک یا خەیتە دنیای ئەو دنیا هوەری کتێب و وێنە کێشان و ئەوە کە فێر بوو کتێبی کڕی لای ئاساییە سەرڕنگ هەیە مناڵێک هاتوون چی بکرێت ئەو ڕێگایە چی بیگرنە بەر بۆی کە ڕابێن لەسەر خوێندنەوەی کتێب
ئەو نمونەتەوە گاماژت پێکرد ینی کەسی وایە تا تەمەنێک کتێبی نەخوێندوێتەوە ڕانەهاتوو لەوانەیە ئێستا بەلایە قرس بێت کە ئەگەر دەست بە خوێندنەوە بکات کەواتە چی بکە ئاسانترین ڕێگای یاخودە و کەسە چۆن ڕابهێنرێت کە فێری خوێندنەوە بێت لەو تەمەنەوە لەو تەمەنەوە تۆ جارە پێشەوە بێت ئەبێ ئەو دنیای لا جوانکە دنیای کتێبی بێ لا جوانکە دنیای هوەریە بێ لا جوانکەی اینجا بێ فێریکە کامە تێڵکێشە و پێویستی ژیانە مثلەن قسە لەسەرەوە ئاکەی ئەمڕۆ ڤایرۆسی کۆرۆنا بڵاوە بۆ نمونە تۆ بێ بهێنیت باز لەوە بکەی ڤایرۆس چێ کتێبێکی علمی سەرچاوێکی علمی بێتێ لەسەر نەخۆشیە ڤایرۆسیەکان بیخوێنێتەوە واکە دوای متابعکە چەند مەقالەیە بخوێنێتەوە چەند مەقالەیەکی زان عالمی بخوێنێتەوە ئەمە لێوە دەچێتەوێ مثلەن قسە لەسەرەوە ئاکرێ یادی سلێمانیە بۆ نمونە یادی 237 ساڵەی سلێمانیە من دەیهێنم باسەوە کەمە هام شارە مێژوویەکی هەیە مێژووە چەند فراوانە هەموو شتێک بۆ خۆی هەموو کایە و بوارێک لەم شارە مێژووی خۆی هەیە وەرە بهێنە لێرۆ دەستێگری هاانێ دەی کە شارەزایی هەبێت لە شارەکەی خۆی ئەو مێژووە چۆن نەخوێنێتەوە هەر بیگرە لە مزگەوتەکانەوە مێژووی بۆ خۆی هەیە قوتابخانەکان مێژوویەکی خۆی هەیە کاری چاپ و بڵاوکردەوە لەم شارە مێژوویەک بۆ خۆی هەیەوانە دەبینی کاری حیزبی و ڕێکخراویش هەر بۆ خۆی لەم شارە مێژووی هەیە لە دامەزرانیەوە بۆ ئیستا کاری بڵاوکراوەکان مێژووی مەسەلەن لە ڕووی تەندروستیشەوە مێژووی تەندروستی لەم شارە ئەمە بۆ خۆی واکە هەمووی پێک ئەمە تۆ وای لێکی لەم مناسبەتە هانێدەی بخوێنێتەوە لەبەی خواستی خۆی ئەم کەسە حەزەکە ڕۆشنبیریەکی هەبێ تۆ بێجارە تێبگەی لە خولیاکەی نەک ئەو مەسەلەن حەزی لە تەندروستی من باسی مزگەوتی بۆ بکەم ئەو حەزی لە مزگەوتە من بێم باسی چاپخانەی بۆ بکەم کاتەمە پرسیارێکی دیکە ئەویژەوەیە کە لە ماڵ و کتێبخانەیەکمان هەیە تەلەبەمان هەیە لە پۆلی نوێیە تەلەبەمان هەیە لە سەرەتای و بنەڕەتیایە کوڕمان هەیە کچمان هەیە کەواتە ئێمە چۆن ئەم کتێبخانەیە بکەینە مڵکی هەموو تاکەکانی خێزانەکەمان لە ماڵەوە ئەوە دەبێت یەکسەم باوکو دایگە بە ڕەچاوی بزانێت خۆی ڕۆشنبیریەکی هەبێت چۆن ڕەچاوی تەمەنی مناڵ و ڕەگەزەکانیەکە وەگەر ئەوەشی نەکرد دەبێت دوای خواست و خولیان بکەی بەڵام هەر لەگەڵ شاد چاودێریەکیان بکات دەبێت بزانەوە کتێبانی هەڵانە چییە لە ماڵەکەیە هەیە واش بێت هانیان بدا پێک بچن بۆ پێشانگای کتێب بۆ کتێب فرۆشی بۆ کتێبخانە گشتەکان و هەان بە ئەو جوڵێت دروستکە لە خێزانەکەی خۆیان و باوک خۆی خوێنەر بێت دایک خۆی خوێنەر بێ مە گرنگە یعنی من تایارەگەر کتێبیشم هەبێت لە ماڵە مەکتتەبەیەکی زۆریشم هەبێت گەر خۆم دەست نەبم بۆ کتێبەکەم ناڵەکەشم دەستی بۆ نابە ئەگەر من نەیخوێنەوە لە بەرچاوی ئەوش ناچێت کتێبەکەی بێنە بیخوێنێتەوە ئەبێ فێریشیکەی قوتابخانە جیایە کتێبخانەی خۆی جیایە پەروەردە و فێربوونی پرۆگرامی قوتابخانە شتێکی ترە ئەمە کە ئێمە ئەیکەین لە ماڵەوە لە کتێبخانەی تایبەتیە لە کتێبخانەی قوتابخانەوە خوێندنگەکان ئەمە زیاترە بۆ ئەوەی کە کەسێکی ڕۆشنبیر کەسێکی معریفی دەرچی تۆ بەم شێوەیە جار لە پێشان ناچیتەوەی کەەوەی بکە بەڵام بە ڕوونکردنەوەی بۆ دەی تۆ لە سرودی کوردیا لە کوردیا سرودێکی هەیە یەک سرودە خوێنێوانێ دەرگای مەکتب کرایەوە بۆ نمونە پشووی هاین بڕامە سرودێک لەوێ فێرە بێت بەڵام تۆ بێ دەگەێت چەند سرودێکی لەگەڵا فێرکی لە کتێبخانەکەی خۆی بەڵام سیرکە ماوەستا زۆربەی قوتابیەکانمان لە مەکتەبە چکە بێزارن لە کتێبەکان یا هیلاکن یا بە جۆرە جۆرەکان حەزیان لێ نییە ئەم پاساوە دێننەوە بۆمان دەڵێن ئێمە هەرچی لە کتێبەکانی مەکتەب تێرمان خوار سەری کتێبی دیکەیە لە ماڵەوە پێمان بخوێنەوە ینی تەلەبەمان هەمیشە ئەمە هیلاکە لەوەی کە بەدەست کتێبەوە هیلاکە ئیدی ئەم خەتای خۆیەتی خەتای ژینگەی قوتابخانەکانە خەتای ژینگەی کۆمەڵگاکەمانە هۆکارەکەی چییە؟ هەڵبەتە بۆ خۆیان بناڵکە ماندووە بێت تاقەوتوانەیەکی لەو کاتا چۆنەڵێ بەها دەرەدرێ هەندێک ئەجنا مناڵە توانێت لە سەرەتای ژیانیان بە کەمترین کات زیاترین وشە فێر بێ بەڵام کە تۆ مناڵێک ماندووەکەی لە قوتابخانە ئەمە مامەسا ڕۆڵی مامەسا توانێت وا لەو مناڵانە بکە خوێنەری بخوێنەوە لە دوایەوە مامەساژ توانێت منهەنێکیشان باتێ منهەجێکیان باتێ مەسەلەن نتوانێت بڵێ ئەم بابەتەش خۆی بابەتی هەر بابەتێک مێژووە زانستە زمانە هەرچێکە کە لێکدانەوە پرۆگرامێک لە بەنهەجەکاتی هێوەیەکە ئەتوانێت تەکمیلەیان پێ بکات لە کتێبخانەکانە لە کتێبی دەرەوە بڵێن کوێ کتێبی هەیە لە مایە کوێ بچێ بیان با بۆ کتێبخانەی قوتابخانەکە یاک بیا بە کتێبخانەی گشتی تۆ لە سەرەتای ئاماژەت بەوە کردوتێ چەند جۆر کتێبخانە هەیە کام جۆر لە کتێبخانەکە کاریگەری لەسەر تاک دروستەکە ئایا ئەو کتێبخانەی کە لە قوتابخانەیە هەیە و هەموو مناڵەکان پێکەوە کتێب بخوێنەوە یان ئەوەی کە خوێندکارێکی زانکۆ لە زانکۆیە هەیە یان ئەوەی کە لە ماڵەوەیە تۆ پێشتر ئاماژەت بە چەند جۆرێکیان کردوە وتیشە کە لە ماڵەوە هەندێک ماڵ هەیە کە کتێبخانەی هەیە و لەوانەیە کتێبێکیشی تیان نەخوێنێتەوە
کەواتە کام جۆریان زیاتر کاریگەری لەسەر تاکەکان لەسەر مناڵ لەسەر لاوەکان دروستەکە کە کتێب بخوێنەوە کتێبخانە ینی هاندانێ بێ بۆ ئەوەی کە بەردەوام بێت هەڵبەتە یەکەم کتێبخانەی خێزانە ناوماڵە دووهەم کتێبخانەی قوتابخانە خوێندنگاکان لە جۆری ئەکادیمی حکومیە بەڵام خێزان ئەمە خێزان خۆی بەرپرسە بەڵام حکومی کەوەکو دامەزراوەیە مؤسسەیە دەبێت حکوومەت بە تایبەتی وەزارەتی پەروەردە پشکی شێری بەرەکەوێ لە پەروەردەکردنی کتێبخانەی ینی تۆ وەزارەتی پەروەردە کە پێڵە پەروەردە کە پێشتر چەند ناوێکی هەبوو معاریف بۆوانە بۆ سرایی ناوانە بووە ئەوە کتێبخانەی قوتابخانەی خوێندنگەکان لەسەر زانستی کتێبخانە و زانیاری بە دڵی کتێبخانەکان دانرێت تۆ ئەگەر لەوێ فێری پەروەردەیەکی باشت کرد کتێبخانەی گشتی لە هاوێن ناخۆی پڕ لە قوتابی و جمبەی دێ خەڵک دێت چکە فێر بۆ لە هاوێن ئەوێ نیە چێ بۆ ئەوێ کە دوایی چووە زانکۆ پەیمانگەکان خۆی بە دوازا چوون و خوێندنەوەی بۆ کاتۆ ڕادەخوێنێ تۆی بەڵام بەداخەوە لە زانکۆکان منە بینمە بیستم بڕوانەی لێ برادر بن کە لە کتێبخانەی ناوەندی زانکۆن قوتابی لێوەش ناچێت لە قۆناغی زانکۆی ناچێت بخوێنێتەوە ناچێت سبەرگرێ بۆ چکە لە سەرەتاییەکەەوە خراپ ڕۆشتووە لە سەرەتاییەکەەوە قوتابخانەی خوێندنگاکان ئێمە کەم و کوڕی زۆرە ئەمە پێویستی بەوێ چارەسەر کرێ و بۆ ڕاستی ژێک لە وەزارەتی پەروەردە لەو ئاستا کەم تەرخەمە بەسیترین نمونەژەوەیە کە لەسەر ئاستی پەروەردەکان بەشی کتێبخانەکانیان لابردووە کەواتە چی بکرێ بۆ ئەوەی کە وا لە خوێندکار بکە کە بڕوا کتێب بخوێنێتەوە ئەبێ حکوومەت چی بکە لە چیا کەم تەرخەمە ئەبێ حکوومەت بە چاوێکی دامەزراوەیی سەیری کتێبخانەکانی بکە ئەبێ بزانێت کە پەروەردە ئەکرێت لە ناو کتێبخانەی قوتابخانە وابێ سەرچاوی بۆ پیاکات لە ڕازگر و فەرمانبەری بۆ دابین کە پێویستەکانیان بۆ دابین کرێ و لەوێ هان بدرێت وازانین خۆیەوە بۆ خۆی میکانیزمی ئیشکردن هەیە میکانیزمی ئیشکردنی پیشەیی هەیە زانستی هەیە لەلایەنی دەرونی پەروەردەیی ئامادەکاری هەیە لە قۆناغی یەکی سەرەتایی هەتاکو شەشی ئامادەی هەموو پۆلێک پێویستە قوتابخانەکەی ئەم کارە بکات لە ئاستی پەروەردەیی کتێبخانەی بەڵام لای ئێمە ئەوە ناکرێت بەعکسی شۆ ئێمە ومانان و چەند کەسێک هەوڵێکی زۆرماننا لەگەڵ پەروەردەی سلێمانی و لەگەڵ لەناو شاری ڕۆشنبیریە کە ئەمە بجوڵێنین و ئەمە بکەین و من بۆ خۆم دوو کتێبم یەک کتێبێکم چاپ کرد بۆ ئەوان 3 ساڵ پێوی ماندوو بووم بەڕاستی سش کتێبێکم هەیە هەر لەسەر داوای پەروەردە ڕێکەوتم لەگەڵان کە ئەمە ئەوان بیکەن ئیدارەدانی کتێبخانەی قوتابخانەیە لە یەکی سەرەتاییەوە تا شەشی ئامادەی هەموو چالاکی و کەسانە چۆنە گرێتەوە ئیشەکان چۆنە بەداخەوە پەروەردەی سلێمانیوتیان چاپێک دوای چاپیان نەکرد و ئامادەش نەبوون وەکو کتێبی چکە لە بازاڕ بیکردن و بیخەنە کتێبخانەکانیانەوە دێت دەزانین من نەزرەیەکی زۆر غەڵەتمانە یعنی ئێمە بە دنیایەکەی گرین وازانین هەر کتێبخانە هەرەوەیە دەبینی تۆ پرۆ زۆربەی کتێبخانەی قوتابخانەکان سەیرکەم و ڕاست لەگەڵ ڕێزم بۆ شاعیرەکانمان لەگەڵ ڕێز خۆشەویستیمان بۆەوە کەوانە مامۆستا و داهێنی من بەڵام دەبینی هەر بای خانداوە بە شعر و چیرۆک ئەمە هەموو دنیای مناڵ نییە ئەمە هەموو دنیای کتێبخانەش نییە یعنی تۆ بینی چەندینێکیانەیە لەگەڵەوەشە واژ ناکەن ئەو چیرۆکە بگاتە مناڵ هەن خۆگەر چیرۆکەکانیش هەموو بگاتە مناڵ شتێکی باشە ڕانی کەم و کوڕەکە زۆرە لەوێ لەسە کاتی لێرەوە نیە قسەی لەسەر کرێ بەڵام من زۆر هەوڵم داوە بەداخەوە پەروەردە وا دیارە خۆی نایەوێ ئەگەر بیویستایە جواب ئەوە بۆە جوابی هەمومانانیان بدایەتەوە کەواتە ئەوەی کە تا ئێستا لە ماڵەوە کتێبخانەی نییە باوکێکت حەز دەکات کوڕەکەی مناڵ کچەکەی باشترین خوێنەر بێ کەسێکی ڕۆشنبیر بێ بەدڵنیای و ڕۆشنبیری یا خوێندنەوەی کتێبیش پاڵپشتە بۆ سەقافەتیان مناڵە لە قوتابخانەکە یا لە زانکۆ پەیمانگەکەیدا چۆن ئێمە ببینە خاوەنی کتێبخانەیەکی جوان و خەنجیلانە لە ماڵەوە کە بۆ هەموو تاکەکانی خێزان بشێت بەڵێ هەڵبەتە ئەوش بەو شێوەیە کاتێک خێزانێک دەچێتە دەرەوە بزانێت مناڵەکەی ڕێگر نەبێت لەوەی بڵێ ئەوە پارەت بۆ نەدا بە کتێب مەسەڵەن پارەیەک با بە مناڵەکەی دەستنیشانی کە بیخاتە ناو ئەو دنیای کتێبی نامیلکە و گۆینی مناڵانەوە بۆ خۆی مناڵەکەی سەرپشکە وەڵام ئاگاشی لێ بێ کتێبەکانی مناڵ بۆ خۆی هەڵی بشێنێ باوکە کە لەگەڵەوە تۆ ئەگەرزانی مناڵەکەی ناچێت کتێب بکڕێ مناڵەکەلانە تۆ پارەی بدەیتێ بیر لۆ بکاتۆ بیدا بە ئایپادی بیر لۆ بکاتۆ بیدا بە خواردنێک نەیدا بە کتێب ئەگەر باوکە لە بەرچاوی ئەوە باوکو دایکی لە بەرچاوی مناڵەکە چەند کتێبێکیان کڕی چەند کتێبێکیان هەڵگرت بۆ خۆیان منەڵم ئەم کتێبە بۆ من ئەی ئەو کتێبەی تۆ بۆ چی سەر مەسەڵەن من لە پێشانگای پارە کچەکەم لەگەڵا بوو من کتێبێکم هەڵگرت وتی 30,000 دیدار یەک دوو برادەریکەش لێەوە ساڵم سەیرانگا پیاکە شاموتی باوکەوتم ماوتی تۆ 30,000 بە کتێبەوەی من کەمە یعنی مهنی کرد بچە بڕکەم لەگەڵاکە لە تۆ سیدا بە کتێبێ ئەبێ من پارەی کەش بم بە کتێبی تر
کتێبی کڕی بە بەڵام چوو بناها لە چەند کتێبێک بینی یەت سێرەکان لەگەڵەوە ئەگەر بناڵ بخێتەوە کوێ بڕکێەوە زەرفەکەی من کتێبی زیاتر تیابێنی ئەوش زیاتری تیابێت ئەمە واکە خێزانەکەت تۆ خۆت مناڵەکەت هەموو ئەندامانی خێزان چەند دایک و باوگیکی چەند دایک باوک ئەگەر هەردوو کاپچن پێکەوە باشترە لەگەڵ مناڵەکە تۆ کتێبت کڕێ وشەی کڕێت تۆ کتێبت هەڵبژارد بیخوێنێتەوە ژێ خوێنێتەوە ئەمە بێتە کتێبخانێت تەکمیلە لە ماڵی خۆشە ڕەفێکی بۆ جیاکەرەوە بایم مناڵەکە خۆی جابێ منافەسەت کە وڵا ئەمە من تۆ دە کتێبت هەیە منیژە بێ زیاتری کەم کوێ بڕکێک بۆ مناڵەکە دروست کە جاری وایە تۆ خۆت دوا بخە بڵ بۆ دوو کتێب بۆ بکڕە دوو نامیلکە بۆ بکڕە دانەیەک بۆ خۆت بکڕە وا بێت تەشویقیکەی و ئەمەش تەکمیلەیەکی خێزانیە بێت دوایش بە مروری زەمن ئەم ساڵ هەموو ماڵێکیش نابێ ینی تۆ هەر ماڵێک کە لاوەڵەوە بینیت و 200 کتێبی هەبوو ئەمە نەیخوێنەوەتەوە بەڵام کتێبی خێزانی ناوماڵەوەیە بە پێی تەمەند گەورە ئەبێ وەکو مناڵەکە خۆی لەگەڵ تەمەنی مناڵەکە سەرچاوەکانیشی زیاکە لەوانەیە لە قۆناغی 14 ساڵیە حەسکا سیدێک بکڕێت لەوانەیە لە قۆناغی 1 ساڵی 2 ساڵیە سرودێکی مناڵانە کڕێت ئەوەشی بۆ بکڕێنی شەردیار کتێبەکە تۆ ئەمانە کە پێکەوە هێنات تەکمیلەیەکی پەروەردەیی لەوایە بەڵێ زۆر باشە مامۆستا پێشتر ئاماژەت بەوە کرد کە ئێمە زۆر هەوڵمانیاوە کە خوێندنەوە بە کولتور بکەین بەڵام سەری نەگرتو هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە بەتایبەت لە ئێستادا کە خوێندنەوە زۆر کەم بووە ئایا هۆکارەکەی ئەم مۆبایل و ئینتەرنێتە یاخود هۆکارەکەی ئەوەیە کە ڕانەهاتوین لەسەر کتێب خوێندنەوە ئەگەر بچینەوە مێژووتر من حەز دەکەم زایمانە ئەو شتانەی کە ئیرم کرد مێژوەکەی وەرگرتووە چ کاریگەری هەیە بۆ نمونەیە لە ساڵی 57 تا ئەحسایەکی عێراق کراوە تایبەتی شاری سلێمانی زانی لەو کاتانە لە ساڵ 90 خەڵکی سلێمانی خوێنەواری هەبووە لە ساڵ 80 خوێنەوار نەبووە بەڵام زۆربەی ئەوانەی کە لە خوێنەواریش بوون دەبینی شێعرەکانی سعدی شیرازی و حافظ و نالی و مەولەوی و بێسارانی لەبەر بوو خەڵکێکی دوکانار لە بازار یا خەڵکێک لە مەجلیسێکا دانیشتی خوێنەواری نەبوو بە لوسین بەڵام بەبستن شعری لەبەر بوو بە زمان فارسی ئەزانی تورکی ئەزانی چەندێک لەو بە ساڵاچوانەی کە تەمەنی پێشووتر بوون جیلی پێشوومانایان زانی باشە ئەم نەوەی ئەمە ئیساچە لە قوتابخانە فێری ئینگلیزیە بێ فێری کوردیشە بێت و ڕێژەی خوێندنەواری زۆر بە ئاستێکی باشە لە ساڵ 1970 نایە بۆ پێ ساڵانی پێشوو ئەبینیت ئەم ئامارە زۆرە دڵخۆشکەرە بەوەی کە خوێنەرن بەڵام خوێندنەوارن بەڵام خوێنەرنی بۆچی خوێنەرن ئێمە کللتوری فێری ئەوە نەبوون وەکوتم کە ئەو کتێب کڕین و مامەڵەکردن لەگەڵ کتێبە و ئەمە ئەم جیلی دوای ئەوە ئەمە نەکراوە جیلی پێشوو ئەو لە ساڵ 90 کە خوێنەوار بووە بە دوای خوێنەوار و معریفەکە بە دڵ گەڕاوە بە خواستی خۆی ویستێتی بخوێنێتەوە لە حوجرەکانەوە پێیان هاتووە تاکو پرۆسەی قوتابخانەکان و چۆن خوێندوێتی ینی کاتی خوێندن خەڵک ماندوو بوو بۆ خوێندەوەری ئیستاکێ خێڵک کەمتر ماندووە بە خوێندنەوە شتێکی ئیلزامیە هەموو کەسێک بە مناڵەکە کات خوێ ئەو ئیلزامی بەو شێوەیە نەبووە لەبەرەوە ئەوەی کە خوێنەوار بۆ دەوری بەسەر تۆ لە ساڵی 1922 ینی 700 کەس هەبوو بڕوانامەی هەبوو بێ خوێندنی خوار بوو لە شاری سلێمانە لەو 400 ئەفسەر بووە قوتابخانەی ڕژدی سەربازی تەواو کردووە تۆ بینی قوتابخانەکان وەختی خۆی لە سلێمانیە لە یەکەمی قوتابخانە لە سلێمانیا کراوەتەوە لە 1960 بووە قوتابخانەی ڕژدی یاموڵکی بووە ساڵانە لە 100 قوتابی زیاتری دەبووە 100 قوتابی 30 قوتابی 50 قوتابی ها بە پێی دانیشتوانی سلێمانی حسابکەی 20,000 کەس نفوسیە ئەمە وێژۆکی ئەمە خوێندنەوە وایە بەڵام دەگەڕێتەوە بۆی ئەم سەردەمی دوایی کە کۆمەڵک شت هاتوۆتە ئاراوە دەبینی بەداخەوە ڕۆژ بە ڕۆژوا لێکن ئەو قوتابێشی کە لە قۆناغی ئامادەیە لە قۆناغی زانکۆیە ئەگەر تێڕوانینێکی باشی لا دروست دەکەی ئێمە بەتایبەتی لە کتێبخانەی گشتی تووشەوە سەدبەیە بینەبینین خێزان دێ برادەرمانە پێشتر مناڵەکەی هاتۆ بۆ خوێندنەوە ئیستە نایە بۆ کتێبخانە ئەڵێ بۆ ئەڵێ جا خۆ من نەوەیش بێنم هیچ کەورم ناگری ئەڵێ باشە بیا بینی دەرچووی زانکۆی ئەڵێ من دەریش خۆدا نامەزرم یعنی ڕەبتی ئەوەیە خوێندنی ئەم ڕانگین کردو بەستۆتەوە بە ژیانێکی موچەخۆری ئەمە خەتەرەکە لە مایە ینی نایەت خوێندنەوەکە وچکە بۆ پێشتر نەبێتە کولتورێکی فێربوونی پەروەردەی کابرا جاران دوکانار بوو پەروەردەیەکی ئەدەبی هەبوو کۆمەڵک شێعر و ئەدەبیاتی لەبەر بوو کۆمەڵک زمانی شێزانی ئیشیشی پێی نەبوو بەڵام ئێستا تۆ چۆن ئەو قەنەعەتەی و کەسە نەخوێنەواری بە حساب نەخوێنەوار بوو لەگەڵ خوێنەواری ئێستا ئەگەیەنی بەوەی کە چۆن لە ژیان تێگا ڕوئیامان بۆ ژیان گۆڕاوە ئەم جیلەی ئێستا ئەمێ واکە
گرنگی بە ئایپادەکەدا بەڵام باشە بە ئایپادەکەی هەبێ لە ماڵەوە بەڵام تۆرە فێریکە و ئایپادە چۆن بەکارێنێ ئەکرێت کتێبی PDF بخوێنێتەوە ئەکرێ مەقالەیەک بخوێنێتەوە ئەترێک لە جیاتیەوەی کە گوێ لە کۆمەڵێک شریت و گۆرانی بێت تەمەنی ئەو نییە گوێی لێ ئەگرێت تۆمەی لێ لابەرە بهێڵیت کۆنتترۆلی بکەیت تۆ لە ئایپادا پێویستت بەوەیە باکودایەک لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکانە پێویستی بە کۆنتترۆلی مناڵ بکە و لە هەمووشیا پێویستت بەوەیە کە ڕێنمایی تەندروستی بکەیت مثلەن لە خوێندنەوە پێویست بە ڕێنمایی تەندروستی لە بەکارهێنانی ئامارە ئەلکترۆنەکانش پێویست بە بەکارهێنانی ڕێنمایی تەندروستیە بۆ چاوی بۆ فقراتی ملی چۆن سەر شۆڕ نەکات چۆنەوە بکارانی ها ئایپادەکە بێ زیاتر بدایک و باوک ئاگیان لە مناڵێ چی بەکارێنێ و چۆنی بەکارێنەوە کەی بەکارێنێ بەڵام لە کتێبە مەسەلە ناسان لە کتێبە تۆ توانی کە گرنگیۆ پێبێت لە مستەوای دەستی خۆی قۆڵی خوا لەو 40-50 سانتیمە کتێبەکە دوور بێ بە شێوەیەکی وا بە ئاسی سەر و چاوی خۆی بیگرێت بۆی زۆر مل شۆڕ نەکاتەوە ئەمە واکات تووشی کێشەی تەندروستی نەبێت وە چۆن توانم کتێب بپارێزێ ینی خۆی چەکلەوەی کە فێریەوەیەکەی کتێبەکان چۆن بپارێزێ و چۆن لە ڕوویکی تەندروستیەوە بەکاری بێنە بۆ جستەی خۆشیێن لە ڕووی دانیشتوانە بەڵام لە ئایپادا ئەوە زۆر کێشەیە دەبینی زۆر بێ مناڵەکانی ئەوڕۆمان بەزەر نەخۆشی چاوێشە و لایەنی دەرونی و ینی لایەنی هەموو شتەکان تێک چوە بۆ خەتەرە بە ئۆرگانەکانی بۆ ساڵانی داهاتوو تەبانەوە دیکە ئایپادوانە زیانیان هەیە ئێستەوە کتێب بەدڵنیایەوە نەزیانی تەندروستی هەیە نەزیانەکانی دیکە مامۆستا زۆر بە کورتی کتێبخانەیەکی یا پێشەنگایەکی نێودەوڵەتی کتێبمان لە بەردەمایە ئەو قسەی کە کردت باشتر وایە مناڵەکەمان لەگەڵ خۆمان برین بۆ کتێبخانەیەک بەدڵی خۆی بیکڕیا ڕکابەریەک دروست بکەین بامە بکەمە پرسیار ئێستا ئەم کتێبخانەیە کراوەتەوە پێشەنگایە ئێمە چۆن لەوەی کە بۆ بازاڕێک بە مناڵ و بەخاو خێزانەوە دەچین شتێک دەکڕین لە وەرزێکدا چۆن ئیسیفادە لەم پێشەنگای نێودەوڵەتیە بکەین لە ئێستایا زۆر بە کورتی هەڵبەتە کردنەوەی پێشانگای کتێب کارێکی جوانە و پڕبایەخە و بەتایبەتی لەم شاری سلێمانیەوە چەندین جار پێشانگای کتێب کراوەتەوە ئەمە ئیم ساڵیشکە و 2 ساڵ چەند ساڵێکە لە سەرێکە کرێتەوە وا پێویستە خێزانەکان بێکەوە بچن یعنی من کە چوم هەر بۆ خۆم نەچم ئەگەر جارێکیش بۆ خۆم چوم جاری دوایی هەوڵ بم بە خێزانی بڕۆم هەموو کەسێک هەوڵ بە خێزانەکەی بڕۆم مناڵەکان بەرە ئەگەر کتێبیش نەکڕ لە ساڵی یەکەمە کێشە نیە بەلایونەوە بەزەونە ئەو دنیاە ببینێ شارەزا بێ ئەو دنیاە ببینێ کە ئەمە شوێنەکەی کتێبە ئەمە شوێنەکەی نامیلکەی مناڵانە ئەگەر لە جارێکەمە دەستی بر بۆ شتێکی یەک شت هەڵگرێ باشترە ئەگەر هیچی شوێ هەڵنەگرت زۆری لێ نەکات بە زۆر نابێت چکە بێ تۆ هاندانی بۆ بکەی لە قۆناغی یەکەمە ئەو خێزانانە گرنگی بچنە و شوێنانەوە سەردام چۆنە چێ بۆ سەیران پێنجشەمە و جومعان لە کاتی بەهارانە باواشی دابنێت لە وەختی وەرزی پێشانگای کتێب لە شوێنە کرایەوە مناڵەکەی بەرە خێزانەکە بڕۆن پێکەوە لێ مناڵەکە سیرکە جارە بینین مشاهدەکردنی مناڵ بۆ کتێب و دنیای هوەری مناڵ زۆر گرنگە ئەجا لە دوایەوە ئەگەر کراش کتێبی بۆ بکڕێ هانی با خۆی بیکڕێ مناڵەکە هەڵی بژێرە ئەو شتێکی زۆر باش و سەرکەوتو بێ لێەوە پەروەردە دروستە بەڕاستی تۆ کاتێک هەر بە گەنجێکەڵی بخوێنەرەوە بەڵام کتێبی نەدیوە کتێبخانەی نەدیوە تۆ یەکسەرێ دەتەوێت کتێبێکی بەسەرا فەرزکەی لە تەمەنی 15 ساڵیە کە تەمەنێکی پاشی تێپەڕان و ڕۆشتۆ لە دەستت چۆ لە ڕووی پەروەردەیەوە تو بتێ خواستی خۆتی بەسەرا فەرزکە یا یەکسەر هانی بێ بخوێنێتەوە ئەو زۆر ئەخوێنێتەوە ڕەنگ بەڵام خوێنەرێکی سەرکەوتو نەبێت تا ڕادێ ئەمە ئیرادەکەی ئەمە خواست و خولەکە چۆن وەرەگرێت بەڵام لەو پێشەنگیانە گەر بە بەردەوامی خێزانەکان سەردان بکەن کارێکی باشە و هیواداریشم ئەوانەی کە بەشداری پێشەنگاکە ئاکەن ئەوانەی کە سەرپەرشتی داری پێشەنگاکەن کتێبی چاک و بێنن لە ڕووی ناوەڕۆکەوە تاکو بتوانە خزمەتی هەموو ئاستەکان بکات و هەموو سەرچاو معریفەکانی تیابێ و لە ڕووی نرخیشەوە بتوانن کێبڕکەی دابەزاندنی نرخ بکەن بۆەوەی کە چکە بەڕاستی خەڵکی ئێمە فێری کتێبکڕین نەبووە ئەوە مێژوویە دیارە چکە بۆ ئێمە بەڕاستیش لە کتێبە ئێمە تازەین دەبینین چاپخانە بۆ یەکەمین جار لە ساڵی 1920 هاتووەتە سلێمانیان تەمەنی 100 ساڵە بۆ بەداخیشەوە لە پێشووترە چاپخانەکان کاری باشتریان هەبووە کتێبی گۆڤار و ڕۆژنامەی بڵاوکراوی باشتریان هەبووە ئێستاچێ بۆ هەیە وەزە اقتصادی و دەبینی چاپخانەکانی ناو شاری سلێمانی لە سستی و بەرەو لاوازیە چن زۆر سپاس مامۆستاگیان سپاس دەوەی کە میوانی پەیامی ڕۆژبی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت زۆر سپاستانەکەم و ئێستا شەزەکەم کتێبێکم هەیە لەسەر سلێمانیە لە کۆتایی بابانەوە بۆ سەرەتای ڕاپەڕین کایەکەی ڕۆشنبیریە کە پێکاتوە لە 15 دەروازە لەگەڵ 80 سەربابەتی ڕۆشنبیری و کایی معریفی لەم شارە کە هەمووی زنجیر و تێڵکێشە بە دوای یەکە
هەر لەوەی کە چۆن ئێمە فێری خوێندنەوە بووین پەروەردە کراوین پەروەردە خوێندنێکی ئاینیەوە بۆ خوێندنەوەی کە لە قوتابخانەکان چۆن دەستپێکی کردو قوتابخانەی فەرمی و چۆن ئەو قۆناغانەی کە ئەلفوبەی کوردیتیان نووسراوە لەم شارەوە چۆن لە 1990 چۆن هەوڵی نووسینی ڕێزبانی کوردی لێرەوە بووە و لەگەڵ کاری چاپخانە و کاری ڕۆژنامەگەری و ئەو بڵاوکراوانەی کە هەبەوە دوایەوەش دروستبوونی ئەو کۆمەڵە و پارت و ڕێکخراوانەی کە لە ئەوەی کە لە ئەنجامی ئەو کایە ڕۆشنبیری شاری سلێمانی هاتوتە ئارەوە ئەمە لە کۆتایی بابانەوە بۆ سەرەتای ڕاپەڕین لەوەی کە لە سەردەمی کۆتایی بابانەوە یعنی لە سەرەتای کە چۆن دەوڵەتی عوسمانی ئیداری لە 1950 چۆن ئیداری عوسمانی لێرە ئیدارەت چەسپاوە کە بۆتە قامێت و لیوایەکی سەر بە ویلایەتی مووسڵ و دوای ئەوە سەردەمی هاتنی ئینگلیزە و ئیداری شێخ مەحموودە و دوایەوە سەردەمی ئیدارەی حکوومەتی مەلیکیە لە عێراقا تا ساڵی 59 و دوای ئەوە شۆڕشی عەبدولکەریم قاسمە لە عێراقا بەڕاستیەوە گۆڕانکاریێکی زۆر ڕوویداوە لە ڕووی کایی ڕۆشنبیریە لە عێراق و لە سلێمانیش کە ئازادی بڵاوکردنەوە زۆر بووە کاری چاپخانەکان ئاراستە زیای کردووە و دوایی دەبینی و ڕووداوانەی ساڵی 60 کاریگەری نەرێنی هەبووە سلبی هەبوو لەسەر کایی ڕۆشنبیری لەم شارە و دەبینین کە کاتێک عەبدولسەلام و ئەوانی کە هاتوونە عەبدولڕەحمان هاتوونەتە سەر حکم چەندین گۆڤار و ڕۆژنامەیان وەستانوە و دەبینین بەداخی شۆکایی ئەو دروستبوونی شۆڕشی کوردستان ئەوانەی کە شۆڕشیان کردووە ئەوش کاریگەری نەرێنی هەبوو لەسەر کایی پەروەردەی قوتابخانە و خوێندنگەکان چونکە کۆمەڵە قوتابی دوورکەوتۆتەوە لە خوێندن کۆمەڵێک مامۆستا مەسەلەن لە ڕژبگیرەکەی ساڵی 63 سلێمانیە سەدان مامۆستا گیراوە چەندین ئەمە لێرەمی بە ئامارتەیە تێم کتێبەی من کردووە چەندین قوتابی دوورکەوتۆتەوە لە خوێندن بۆتە پێشمەرگە بۆتە چەکدار وازی هێناوە دەرنەچوە لە قوتابخانە توانی بڵێن لەو ساڵانە 1970 قوتابی دەرنەچووە و دوورکەوتۆتەوە لە خوێندن ئەمە شکستە بۆ پەروەردە و ڕۆشنبیری و دای سەرهەڵدانی زانکۆی سلێمانیە و دوای ئەوەش قۆناغەکانی تری ئەو کای حیزبانیە دروست بوون و ڕۆڵی مامۆستا و قوتابی لە کایی ڕۆشنبیریان لەم شارە چی بوو لە کاری بڵاوکراوی لە کاری پەروەردەیە لە کاری داڕشتنی منهەجی قوتابخانە و خوێندنگاکان کەمانە پێشەنگ بوون و زۆر کایی تریشی لە خۆ گرتووە و ڕۆڵی کتێبخانەکان لە سەردەمی میرانی بابانەوە تا ئیستا چەند کتێبخانەمان هەبەوە و چۆن کتێبخانانە دامەزراون و دوای ئێوەش لەگەڵ کایی هونەری تری وەکەوەی کە کای مۆسیقا و هونەر و شێوەکاری و کاری سینەمایی چۆن بۆ چۆن هاتووە تام شارە مێژوویەکی جوانیە بۆی دەبینین زۆر جار لەگەڵ بەغدا چەند تەمەنی مێژووی زۆری هەبە بەڵام لە ڕووی ڕووداوە مێژوویەکانی ڕۆشنبیری 100 ساڵێکمان بینە شتێکی وامان بین نییە لە دەبینین لە کاری سینەما لە کاری هونەری ئەوانە سلێمانی پێشەنگتر لە ڕووی کاری مۆسیقا و گۆرانیەوە کە ئاماژەی بۆ کراوە لێرە باشتر بۆ تاکۆی بەراورد بەوەی کە ئەو هەموو ناکۆکی و سڕاعش هەبووە لەم شارە ینی مێژووی شاری سلێمانی تا کاتی ڕاپەڕی نووسیوتەسەوە باسیەم بارودۆخی ئێستا و نەکردووە نەخێر بۆ کارەکەی بۆچی وەڵی یەکەم کتێبەکە لێرە هەر حەجم و قەبارەکەی گەورەیە تقریبا من 350 لاپەڕەیە 15 دەواازەیە 80 سەر بابەتە ئەوەندەی لە بەرگی یەکەمێتی کای ڕۆشنبیری ئەمەمان دین کردووە وەجارە چاوەڕێشەکەی نەم حکوومەتە با تەمەنی بڕوات زیاتر لە ڕاپەڕینەوە دەست پێ بکەیت بەتەمان لە ڕاپەڕشکە بۆ وێرانتر بووە وێرانتر بووە دەپی وێرە هێنا ئەو هەستەکەی ئەو ئامانجەی نەماوە ئەو ئەرزشەی نەماوە ئەو شتانەی کە پێشتر بەهاکانی کاڵتر بووەتەوە ئێمە لێرە بەس لە یەک شتەمە سا ئامارەکە زۆرتر بووە باست لە کای ئازادی و ڕۆژنامەگەری کرد لە قۆناغەکە ئێمە لە دروستکردنی پێیجی فەیکە ئامارەکانمان بەرز بووەتەوە لە ڕووی کای ڕۆشنبیری و سۆشیال میدیا و گەیاندنەوە جا لێرە من کە قۆناغانم وەرگرتووە چۆنیشم کردووە هەمووی داتاکانم وەرگرتووە چکە بۆ لە ساڵانی 6 بۆ 7 بۆ نمونە 7 بۆ 8 بۆ 90 ئاماری ژمارەی قوتابیان و ژمارەی مامۆستاکان لەگەڵ چەندێتەوە لەگەڵ ژمارەی بیناکان لەگەڵ ژمارەی دانیشتوانی شاری سلێمانی لە هەموو قۆناغەکان ئەو بەراوردانم کردووە تو کاتێک قسەمان لەسەر ئەوە کردو بۆ شێوەیە هێناومە و لە هەوڵم ماوە چکە بۆ لە ڕووی تەندروستیەوە بە هەمان شێوە چکە گەر کاتێک میلەتێک ڕۆشنبیر بێ ئاستی تەندروستی باشترە بێ بۆ نمونە لێرە ئاماژەمان بۆ کردووە لە پێشکەوتن ئاماژە بەوە کاڵێ لوقا هاتۆجی ئاوڵە خەڵک بێ خۆی بکوتێ هەڵێت بەداخەوە لە شارێکی 20,000 کەسیا 500 کەس هاتۆ خۆی کوتاوە دەبینین لەم کۆڤیدا لەم سەردەمی ساڵی 2021ەشە ڕێژەی خەڵکە چوو بێ بۆ پێکوتە وەرگرتن کەمترە
ئەمە من مێژووی تەندروستی هێناوە لێرە و بەراوردانەوە ئەکرێت لە سەری بکرێت نووسەیە پێشکەشتانەکەم ئەمە لە پێشانگای سلێمانیش ناوەندی پرۆژەی قەفتان چاپی کردووە لە کتێبخانەی چوارچرا دەبێت بەرگی وە چاپی دووهەمی لەوێ دەست دەکەوێت و من سوپاسیان دەکەم ئەم پرۆژەی قەفتان بۆەوەی کە چاپی دووهەمیشیان کردەوە لەگەڵ لە کتێبخانەی چوارچرا دەبێت. دەستەکان خۆش بەماسەگەیان زۆر سپاس دەکەین لەوەی کە کتێبەکەت بەخشیوە کتێبخانەکەی پەیامی ڕۆژ ئینشاءڵڵا لەگەڵ تەمەنی پەیامی ڕۆژە کتێبەکەت لێرە هەر دەمێنێتەوە دواتریش دەچێتە ناو کتێبخانەی گشتی پەیامەوە. دەستەکان خۆش زۆر سپاس. سپاس دەکەین مامۆستاگەن سپاس لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت. زۆر سپاستانەکە وای سەرکەوتنتان بۆ خوازمەوە هیوادار من بەرنامانەی پەروەردەی و ڕۆشنبیریە زیاتر گەشەی پێبەن و بایەخی پێ بدەن و سپاستانەکەم ئەرکتان کێش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بەم شێوازە بە کۆتایی گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان بکەن.